بەناوی خوای بەخشندە و میرەبان سڵاوتان لێبێت بینەرانی عزیز، هیوای تەندروستێکی باشتان بۆ دەخوازین کە هەمیشە لە خێر و خۆشی دابن ئینشاءڵڵا. بەڵازان ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم شوان کۆمەڵێک بڕگە و بابەتمان بۆ ئامادە کردوون، دەخوازین کە سەرجەمیان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز بێت. زۆر سپاس دانیار. بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عزیز لە هەر کوێیەک دەمان بین و گوێتان لێمە سڵاوتان لێبێ و ئاسوودە و کامەران بن. سپاس بۆخوا لەگەڵ هاوکارانم لە پەیامەوە لەگەڵتان بۆ پێشکەشکردنی کۆمەڵی گورگە و بابەتی جیاوازی ئەمڕۆی پەیامی ڕۆژ. بەڵازان لە تەوریەکەمی بەرنامەکەماندا باز لە گرنگیدان بە یاری کیک بۆکسین دەکەین، زانین لە هەرێمی کوردستان دامیاریە تا چەند گرنگی پێدەدرێت و بزانین چێن ئەوانەی بەشداری لەم یاریە دەکەن و بزانین لە هەرێمی کوردستاندا چەند فێرگە هەیە بۆ فێربوونی ئەم یاریەوە تا چەند گەنجان خوازیارن فێری ئەم جۆرە یاریە بن. پێم وابێت کەم جۆرە یاریە لە ماوەیەکی زۆرە لە هەرێمی کوردستاندا هەیە، بەڵام کەمتر لە چاو یاریەکانی دیکە گرنگی پێدەدرێت. زانین هۆکاری کەمتر گرنگیدان بەم یاریە بۆچی دەگەڕێتەوە و لەگەڵشیدا میوانێکمان دەبێت کە قسە و باز لەو بارەیەوە دەکەین. وڵایزان تەورێکی تریش لەو بابەتانەی دەمانەوە قسەی لەسەر بکەین. ڕۆژی جیهانی باڵاپۆشی و باڵاپۆشی خانمانە. لێرە کۆمەڵێک خانمی باڵاپۆش میوانمان دەبن، قسە لەسەر چۆنیەتی باڵاپۆشی و وەروەها گرنگی باڵاپۆشی و ئەرک و واجباتێک وەکو ئێمەی مسلمانانیان بۆ خانمێکی مسلمان کەوا باڵاپۆشە چۆن پشگیری لەو بابەتە بکەین و وەروەها هەوڵ بۆ باڵاپۆشی خانمان بدەین. دەستپێک دەچین لای بڕگەی کەش و هەوا بزانین ئەمڕۆ پلەکانی گەرما تا چەند گۆڕانکاری بەسەرداتوە پێکەوە بینەری دەبین.
بەڵازان هاوکارمان هاوار محەممەد لە کەلار لە مەزەتخانەکەدا راپۆرتێکی بۆ ئامادەکردوون پێکەوە بینەری ئەو راپۆرتە دەبین زانین چۆن باز لە مەزەتخانەکە دەکرێت و لەوێ چ کار و پیشەیەک تێدا ئەنجام دەدرێت. یەکێکە لە گەورەترین بازاڕە ئازادەکان لە هەرێمی کوردستان و عێراق کە بە مەزادخانەکەی کەلار ناسراوە. ژمارەیەکی زۆر لە کڕیار و فرۆشیار لە ناوچە جیاوازەکانی هەرێم و پارێزگاکانی عێراق و وڵاتی ئێران سەردانی دەکەن. وەکو فرۆشتنی ئەم وردە و غەرازانە کە لە پێشەماتی تا تقریبا 9 شەو 10 شەو ئەمێنینەوە ئەو غەرازێلشی کەوا ئەیتێرین کۆیەکەینەوە لە شەمە و یەکشەمە و دووشەمە و سێشەمە تا پێشەمە ئەتێن لێرە جێ خاسەکەین بخۆمان لەبەرەوە کەس جێگامان نەگرێ. ئەمجا غەرازەکانی فرۆشین وەکو تازەی تایە کۆنەشی تایە کۆنە کەمی کردێتەوە وەک جارانێک جاران کۆنەکە زیاتر ئەڕۆی بەستا هەر تازەکانە لە بازار ئەیسێنین بە سعری جوملە کە ئەیتێنە ئەیرە شتێ بەسیتە خێنەبانی خەڵکی ئەیسێنێ لەبەرەوە لە سێر بازارەکە مەسەرەن لەورە دەرەفیسێ بە 1000 لێرە بە 1000 دینارە زۆر ئیسفادەی لێکا بۆ دوو دەنگ سێ دەنگ کەسێنێ بۆ ئەو تقریبا 1000 فەرقی هەیە. ئیمجاش لە ماڵانە غەرازمان بۆ تێت وەکو مەسەلەن دانیشتمان لە ماڵ خۆمە کابراایە کە بڕێ غەرازم میشەشمە سەر غەرازەکان زانیم بە گوێرەی بازار ئیسفادەی بێ ئەیسێن ئیسفادەشی نێەوە نایسێنم و هیچ کێشێکمان نیە. من ماوەی 4 ساڵە لێرە کارەکەم. خەڵکێکی زۆر لە دەرەوەی شار و لە ناوەوەی شار ڕۆکات ئێرە بە تایبەتی برا عەرەبەکانی شەر دێن لێرە شتەکڕن. خەڵکێکی زۆر بژێوی ژیانی لەسەر ئەمەیە. خۆزگە هەفتەیەک درێژتر بووایە لەبەرەوە کاتەکەی کەمە پێنجشەمان تاقێکە و تاقی جمعیش تاقێکە ئەبووە درێژتر بووایە خەڵک سوودی زیاتر لێبینیەوە خەڵکێکی کەم دەرامەت دێ لێرە شتەکڕێ سوودی لێبینی. مەزادخانەکەی کەلار مامەڵەی هەموو جۆرە پێداویستێکی ڕۆژانەی هاوڵاتیانی تێدا دەکرێت و بەشێکی زۆری مەزادەکە پێک هاتووە لە کەلوپەلی کۆنە و دەستی دوی هاوڵاتیان کە کڕین و فرۆشتنی پێوە دەکرێت. هاوڵاتیانیش بە مەبەستی پڕکردنەوەی پێداویستیەکانیان بە نرخێکی کەمتر و بەشێکیشیان بە مەبەستی پەیداکردنی بژێوی ڕۆژانەیان ڕوو لە مەزادخانەکە دەکەن. بەڵێ ئێمە هاتین وەڵی بۆ پێوە داویستی خۆمان کڕین دەیرانە هەرزانە دەیرانە غەرازێک لە بازارەوە 1000 دینار بێ دەیرەوە 500 دەستمانەکە بێ دە بازار 5000 بێ دەیرەوە 30,000 دەستمانەکەوێ بۆ خەڵکی کەم درامەت و فەقیر تێن بۆ ئیرانە بۆ خۆمان چز ئەسێنی من پەنجشەمان و جمعان خەڵکەکە تێڕوو لە ئیرانە کە ئەممە فەرش ئەسێنێ ئەو کۆن ئەسێنێ ئەو دی هەر کەسێ پێداویستی لازم بێت. جمعە و پێنجشەمانە ئەتێم بۆ ئەم بەزاتە لەبەر ئەوە شتێکی لە بازارەکە کەمترە ئاوە سوورە خۆن شتێکی هەرزانی تا بێ بای خۆمان ئەیکڕین ئیتر ناشکری خوانە بێ مەعاشەکە کەمە و توانای چیت کڕینی گەورەمان نەماوە و خەڵکەکە بەعام تۆ ئەیبینی ئەمە گشتی ئاوا جمعە و پێنجشەمە تێ بۆ ئەم مەزاتە. مەزادخانەی کەلار لە ڕووی خزمەتگوزاریەوە لە ئاستی پێویست نییە و لایەنە پەیوەندیدارەکان نەیانتوانیوە خزمەتگوزاریە سەرەتاییەکانی ئاو و کارەبایی بۆ دابین بکەن و تا ئێستاش نەتوانراوە وەک شوێنێکی بازرگانی گرنگ ئاوەڕ لە مەزادخانەکە بدرێتەوە. هاوار محەممەد تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ گەرمیان. بەڵایزان لە تەوەری یەکەمی بەرنامەکەمانە دەچینە لای هەم ڕاهێنەر و وەرزشەوانێکی یاری MMA یاخود هونەری جەنگی تێکەڵاو ئەویش بەڕێز مەریوان عالیە لێرە لە ستۆدیۆ لەگەڵمانە کاک مەریوان بەخێر بیت. سپاسگوزارم پیرۆزبایش لێ دەکەین دوای دەچینە سەرەوەی کەوا چۆن گوتە پاڵەوان پیرۆز لەوە دەست پێ بکەین یاری یان وەرزشی MMA لە کوردستان یان بە شێوازێکی گشتی یاریەکەمان بۆ بناسیێنی بۆی بینەران گەرچی وەرزشەوانەکان خۆیان باشتر دەزانن بەڵام بە شێوەیەکی گشتی یاریەکەمان بۆ پێناسە بکە و زانین لە کوردستان چەند گرنگی بەم یاریە دراوە. بەڵێ هونەری MMA واتە شەڕی قەفاس شەڕی ئازاد میکس مارشال ئارت تێکەڵەیەکی هونەرە جەنگیەکان لەخۆوەگرێ یاریێکی تا بڵێ بەهێزە کە چەندین ستایل لەخۆوەگرێت هەموو یاریزانەکانی هونەری جەنگی توان لەم هونەرەیە بەشدار بن لەبەرەی هەموو هونەرەکانی تیاکۆ بۆتەوانێ یاریێکی تا بڵێ بەهێزە لیاقەیەکی زۆر باشیوێ تەکنیکی زۆر باشیەوێ
ترم یاریش لە کوردستاندا یەکەم کەس مامۆسازانە حربیە ناوێتە کوردستانەوە تقریب 2011 لەو ناوەیە هاتۆتە کوردستان و ئەو دامەزرێنەری ئەم یاریە لە کوردستاندا تر لەم ماوەش برەوێکی زۆر باشی پێدراوە ئەم یاریە ئینشاءڵڵا لە داهاتووشدا ئەم یاریە گرنگی زۆر باشتری پێ بدرێت چونکە بۆنێ ئەم هونەرەوانێ ئەتوانین وڵاتەکەمە بناسێنی بە هەموو جیان ڕێسا و یاسای ئەم یاریە چۆنی دەبێت چۆن یاری بکرێت ئاراستەی لێدانەکان چۆن دەبێت بەڵێ ئەم یاریە لێدانەکانی بە هەموو شێوازێکی تیا چەند شێوازیانە بێکە فاوڵە ئەویش فاوڵەکان بۆ نمونە بەدان بە چنگ بە پەنجە بۆ نمونە لە پشتی شۆ ناتوانانی لێبێ لەگەڵ جیازە ئەم شوێنانە ناتوانانی لێبێ بەس بەدەست بۆواتە بۆکەس با هەموو شێوازەکانی بۆکەس بە ئێلبۆ بە ئەنیشک لەگەڵ ئەژنۆکان و قاچەکان ئەتوانی بە هەموو شێوازێ بەکاری بێنی اینجا گرتن و خستنی هەیە واتە جوجوسو ئەتوانی قفڵیکەی لە عەرزابی خەیت و قفڵیکەیت و بەم شێوازەشی تێدایە بەڵێ لە کوردستان هیچ یانەیەک هەیە مەسەلەن برە و بەم وەرزشە بداوەتە تیمی هەبێ ڕاهێنەری هەبێ وەرزشەوانی هەبێ بێ بتوانێت وەرزشەوان پێگەێت تا ئێستا بە شێوەیەکی دیاریکرا و هیچ یانەیەک نییە کە گرنگی بەم یاریە بابەتایبەتی ئەم جۆرە هونەرە بەس ئەم ڕێکخراوە ئەم ئیڤەنتە ڕێخست CFL ئیشاڵا برەوی پێ بە ئەم ئیسپادەیەکی زۆر باشە بێن بۆ یاریزان هەم بۆ وڵاتەکەمان هەم بۆ ئەم ئیڤێنتەش ئیڤێنتێکی زۆر پێشکەوت و جوانی کردووە ئەم گرنگی پێ بە زۆر باشە بێت لایەنی پەیوەندداری وەرزشی لە حکوومەتی هەرێمی کوردستانە تا چەند هاوکاری ئەم یاریە تا چەند هاوکاریەوەی کە پرە بەم یاریە بەرە بەم یاریە بدرێت پێشووتر تا ئێستا هاوکاریی وان نەکراوە بەڵام ئەم جارە لایەنی پەیوەندیدار زۆر یارمەتیان بەتایبەتی لەم ئیڤێنتە ناوەندی وەرزشی کوردستان دەستخۆشیان لێ یەکەم لێرەوە بۆ ڕێخستنی ئەم پاڵەوانێتیە کە بە هۆکاریەوە ئەم بڵێنەوەوانە یاریان ڕێخست و ئەم ئیڤێنتەیان ڕێخست بۆمان زۆر باشە باچینە سەر پاڵەوانتێکە یانەی ناوەند وەرزشی کوردستان با بڵێن پاڵەوانتێکی ڕێخست و پێما بە یاریەکانیش لە یانەی سلێمانی باز لە پاڵەوانتەکەی بکەی بۆمان کەی دەسی پێکرد چەند یاریکرا کێ بەشدار بوو لە پاڵەوانتێکە بڵێ سەرەتام یاریەمە تەسفیاتمان کرد تەقریبی نزیکی مانگنیوێ پێش ئێستا تەسفیاتێکمان کرد کە یاریزانی هەموو هونەرە جەنگیەکان لە هەموو کوردستاندا بانگمان کردن هەر کەس ئەیتوانی بەپێی وەزنی خۆی بەپێی ئارەزوی خۆی بێ بەشدار بێ ئیتر لە هەموو شارەکانی شەو یاریزانمان هەبوو بەشدار بوون لە تەسفیاتەکە چەندین یاریزان دەرکران و هەنێکی مانەوانێ ئیترەوانەی مانەوە وایش هەنێکی کوردستانی تیابووی هەولێری تیابووی کۆی تیابووی سلێمانی تیابوو لە ڕۆژهەڵاتی کوردستانیشەوە چەندین یاریزانی بێزیان هێنابوو بۆم پاڵەوانێتیە پێوەستنەوە بە هەرێمی کوردستانەوە بەڵێ ڕۆژهەڵاتی شۆ ڕۆژهەڵاتە یاریزانی زۆر باشیان هێنابوو کاریزانی نێودەوڵەتی بوون زۆر باشە ئەمە ینی با بڵێن کوردستان بە شێوەیەکی گشتی هەمووی وەرزشەوانەکانی بەشدار بوون پاڵەوانتێکە کەی دەستی پێکرد ماوەکەی چەند بوو وەچانمانەوە لە پاڵەوانتێک بەڵێ پاڵەوانێتەکە سەرەتاکە دەستی پێکرد لە هەموو وەزنەکان یاریزانی زۆرتیا بۆن منە هەر وەزن هەبوو 6 یاریزان 8 یاریزانی تابوو ئەمانە یاریان کرد دوو بەرامبەرێک لاخریا تا دوانیانمانەوانی تر هەنێکی لە من پاڵەوانێتیا بەشدار بوونەوانێ هەنێکیشی بڵێن دەرکران اینجا نزیکی مانگنوویەکە بێم ئیڤێنتە ڕاگەیاندراوە ڕیکلامێکی زۆر باشی بۆ کرا و بڵێن ئاسەکەی گەیاندا ئاستێکی پرۆفیشناڵی زۆر باشەکان بەڕێزە لەم پاڵەوانێتدا چەندەم بوویت وە چەند جار بردنەوە تۆمار کرد کە بگەیتە ئاستی کۆتایی بڵێ من بەس لەم پاڵەوانێتیە لە هەڵبژاردنەکە بڵێن یاریزانێکی زۆر بێزم بەرکە و لەخوا بە زیابێ لەوم بردەوە ئەم یاریەشیانم کردوانێ ئاخیرەم یاری بوو توانیم لە وەزنی خۆمە بم بە یەکەم لەم پاڵەوانێتیە بەهێزە پاڵەوانێتێکی پڕۆفیشنال لێ چەندە بەدەزێنە بلێ یەکەمە بەدەستێنە لە وەزنی خۆمە پاڵەوان ئاگا لە چی معلوماتمە بووم کاگمانگە هەمیشە سەرکەوتوبی ینی گرنگی ئەم وەرزشە بۆ وەرزشەوانانی خۆمان وەروەها گرنگیدان بەکردنەوەی ئەم جۆرە لە ئیڤێنت و پاڵەوانەتیانە بۆ یاریزانەکان بۆ وەرزشەوانەکانی خۆمان چەندێک با بڵێن گرنگی هەیە وەروە چەندێک سوودی هەیە کەوا بکرێ ئەمە گرنگی زیاتری پێ بدرێ وەروە ئەم ئیڤێنتانە بکرێنەوە یاخود یانەکانی وەرزشی خۆمان بتوانن ئەم یاریزانانە لە خۆ بگرن یانیان بۆ بکەنەوە بیانێنە دەرەوە ڕاهێنەری ئەکادمیان بۆ بێنن ینی بە شێوەیەکی گشتی گرنگیدان بم بابەتە ینی کۆمنتی بەڕێستان لە کاتێکا ئێستا بەڕێستان بۆ نمونە پاڵەوانتێکت بەدەستێناوە یاخود لە کێشی وەزنی خۆت یەکەم بوویت بەدەمەوە هاتنەکان چۆنی بن باشە چۆن گرنگی بەم بابەتە بدرێت ڕاستەکەی لەم بوارە بۆ نمونە ئەگەر ئەم بوارە بڵێن بە تایبەتی بواری وەرزش بەعام بە تایبەتی لەم هونەرەشە ئەگەر گرنگیەکی زۆر باشی پێ بدرێ وڵاتەکەمان ئەناسرێن بە جیان چونکە وڵات بە وەرزش و هونەر دەرەکەوێ
ئەم یاریە ژیارێکی جیهانیە زۆرترین بینەری هەیە لە هەموو وڵاتانی جیهانە ئەگە گرنگی پێ بدرێ هەم بۆ یاریزانی سوادێ بێ هەم یاریزانی زۆر باشمانە بێ هەم ئەژناسرین لەگەڵ هەموو وڵاتانی جیهانە هیچ یاریزانێکمان هیچی کەم نییە لە یاریزانی وڵاتانی تر بۆ کۆم یاریزانە پرۆفشناڵانەی جیهان کە پارێکی خیاڵی بۆ نمونە وەرەگرن ئێمەش ئەگەر بۆ نمونە ڕێکخراوێکی باشە بێ لایەنێکی مادی بۆ نمونە شتێکی وا بۆ یاریزان بکە کە نەتوانێت ئیشکات چونکە ئێمە زۆربەی یاریزانەکان بەشدارن زۆربەی لە ئیشەوە هاتوون ئەنجا تەمرینیان کردووە ئەنجا بەشداریان پاڵەوانێتیان کردووە تۆ گەر بتوانی بەس تەمرینەکەی خۆ بکەی بەباشی یاریەکەی خۆ بکەی بەباشی ئاستە زۆر باشترە بێ ئاستە زۆر پێشکەوتوترە بێ حەز و خولای گەنجان چی تا چەند بەرەو ئەم یاریە دێن کە حەزیان لێبێت و بەشدار بن لەم جۆرە یاریەدا ڕاستەکەی گەنجان حەزیان لە وەرزشەیە بەعام بە تایبەتی ئەم هونەرانە حەزێکی وایان بۆی هەیە کە لە ئیش خۆی لە کاتی خۆی لە ئینی خۆی هەڵی خۆی ئەبا بۆی بەژار بێ لەم هونەرەیە بەزەوەی تر لەم کاتەیە بەوەنەی هەنێ قەیران و هەنێشتی لایەنی ترەوانەیە یاریزان تۆزەکەم بوو نەتەوانە بەبوونێ وەزع و بەبوونێ نەخۆشیەوانە ئینشاءڵڵا لە داهاتووە زۆر یاریزانی باشترمانە بێ ئەگە گرنگی پێ بدرێت دڵنیام یاریزانی زۆر باشتر و جیهانیشمان بەدەست دێت کاک مەریان ئێوە جگەلەوەی کە حەز و خولای خۆتانە لەم جۆرە یاریەدا ئایا لایەنی مادی بێ یاخود دەستکەوتێکتان دەست دەکەوێت لەم جۆرە یاریەدا تا ئێستا هیچ شتێکی وانە بۆ بەڵام لەم ئیڤێنتە یارمەتیان ناین دەستخۆشیان لێەکەم دووبارە بەڵام هەر پاڵەوانەیەکی ترم کردبێ کوردستان بوو بێ دەرەوە بوو بێ خۆم بلەس هەر کەسە و هەموو یاریزانێکی کوردیش بە تایبەتی لەسەر گیرفانی خۆی ڕۆشتووە بەڵێ کەس هاوکاری نەکردین کەس پشتی نەگرتووی ئەگەر پشگیری یاریزان بکرێت دڵنیام یاریزانی زۆر باشمانە بێ خۆی کاک میوان هەنێک پشگیری هەیە ڕەنگە پێویست نەکە موچەیەکی مانگانەش بۆ یاریزانە بدرێت لە کاتی کاریش نادیەک هەبێت ڕاهێنەرێک بچێتە ئەوێ پارە نەداو لەوێ ئین بکرێ یاریزانێکی وکو بەڕێستان ینی ڕەنگە هەر لە کوردستان دەستان پێ کردووە لە کوردستان توانیتانە لەگەڵ کۆمەڵە یاریزانیش هەتا لەو یاریانەی لەگەڵ یاریزانێک کە ڕەنگە زۆر دەوری ئەکادیمی بینی بێ باز دەکرێت کە پێم وابێ یاریزانێکی ڕۆژهەڵات بوو کێوە لەویش دەبنەوە ینی ئێستا کەسێک بێوێ بۆکو بچێتە یاری MMAەوە دەبێت لە کوردستان ناوەندێک هەیە شوێنێک هەیە بچێت فێر بێت یان نییە بێ خۆی پێخۆش بێ و ئازادانە بڵێ ئەبێ خۆی پێی خۆش بێت ئەو کەساگە حەزوارەزووی بۆی هەبێ ئێستا لە هەموو کوردستانە بە تایبەتی ئێمە ئەم هونەرەمان هێناوەتە کوردستانەوانێ ئەو مامەسای من ماوەسەزانە ئەم هونەرەیە نایە کوردستانەوەی تر لە هەموو کوردستانە بگەڕێی لە سلێمانیم هۆڵەدانراوە یەکەم جار هۆڵی ئەم یاری ئەگینا ئەگەر نادیە پشگیری کردا شوێنێکی باشتری بکردایەوە یاریزان لە هەموو کوردستانەوە هاو بەشداریە کرد بەس ئێستا زیاتر یاریزانی ئەو دەوروبەرەی منتیقانەی بۆ نمونە لای خۆمانەوە یاریزانی ئەو شوێنانە هێن کە تۆزێ دوور بێ ناتوانێ بێ سەر لە هەولێری ژێک دوو هۆڵە کراوەتەوە بەس تازن لەوێ بە لە سلێمانی یەکەم پاڵەوانێتی ئەم یاریە کراوە یەکەم کەسیش ئێمە یاریەمان هێناوەتە کوردستانەوانێ بەڵێ زۆر باشە کاک مەریان لەسەر پاڵەوانەتێکە قسەی زیاتر بکەین ڕێسا و یاسای بردنەوە دۆڕاندن لەسەر چی دیاری دەکرێت ڕاستە خۆی ئەم یاریە سێ جێمی هەیە پێنج جێمی هەیە واتە سێگەڕ پێنجگەڕ ئەگەر پێنجەقەیە گەڕەکان بڵین یاریزان بە هەموو شێوازێ شەڕەکە ئەگەر یاریزان نەکەوتە ئاسیەوەی تەسلیمە بێ واتە نۆکاوت بوو حەکەم یاری ڕاگرێ تەسلیم بوون چۆن تەسلیم بوونەوەیە کە بۆکسێکی بەرکەوێ زەربەیەکی بەرکێ زەربەیەکی بەهێز نەتوانێت ئەگەی لە خۆی نەمێنێ جێش ببێ یاری حەکەم یەکسەر یاری تەواوەکە یان تەسلیمی کەی تەسلیم کەی بۆ نمونە تۆ قۆڵی ئەگریت قاچیەگری ملیەگری بە جۆرێک قفڵی بکەی یارزانەکە تەحملی نەمێنێ یا خۆی بەدەستەوە حەکەم بڕیارەیە حەکەمیش چ کاتێ بڕیارەیە حەکەم و کاتە بڕیارەیە کە یارزانەکە لە هۆش خۆی بچێ یان ئەگەی لە خۆی نەمێنێ یان نەتوانێت ڕەتفعلێکی هەبێ لەم کاتەیە حەکەم بڕیارەیە ئەگەر لەم بەهانەیە یاریزان تەحملی کرد لەم سێگەڕا یان لەم پێنجگەڕا بەردەوام بوو بەخاڵ یارەکە دیاریە کرێ بۆ نمونە خاڵی خستنمانەیە خاڵی قفڵکردن خاڵی پیاچ کێشان ئەبێ و زەربانی کە وەشێنی شوێنی خۆی بگرێ عزێت یاریزان بە ئەنجا بە خاڵ حسێ بکرێ بە حەکەمیش زۆر ورد بێ ئەبێ حەکەم زۆر ورد بێ لەم یاریە کاک مەریوان بابەتێکی تر هەیە کە پێم وابێ ئەڵێن یاری یان پاڵەوانێتی قەفەز یاری ئازاد جۆرێک لە حۆڕیەتی لە وەشاندنی زەربە هەیە لە جۆرە ئیتر ئەبێ خۆت پێم وابێ ینی خۆت ئامادەی ڕابێ بۆی کە ڕەنگە تووشی زەربەیەکی زۆر قورسیژوی ئەو کێش و گرفتانە لەو یاریانە دروستە بن ینی مەترسیەکانی ئەم جۆرە لە یاری چیە لە کاتێک هاتۆچیتە قەفەزێکەوە و واریدە هەموو جۆرێک زەربەت بەربکەوێ ڕەنگە تووشی برینداربوونێکی قرس بیت ڕاستە ئەم یاریە یاریێکی بەهێزە بەس کە یاریزان گەشتە ئاسیەوی بچێ پاڵەوانێتی بکە خۆی ئاماداکە خۆی حازرەکە ینی جسمی وای لێ ئەگەر زەربەیەکیشی بەرگێ عەزێتیش بێ زوو چا بێتەوانێ چونکە بڵێن نیشکراوە ئەم هونەرە جەنگیەکان زۆر کەمتر لە هونەرەکانی تر بۆ نمونە تۆپی پێ و باسکە و بالەوەمانە کەمتر تووشی یاریزان پێکانە بێ
تۆ بەو هەموو یێزەش کە لێ یاریزان خۆی ئامادە کردووە کە خۆی ئامادە کردبێ ئەتوانێت بەرگری لە خۆیکە تر جاری واشە یاریزان عزیێتی بێ جار وایە قاچ چێشکێ دەستێشکێ ئیتر عزیێتی بێ فەقەراتی عزیێتی بێ ئەوەشی تێ ئەکەوێ بەس یاریزان خۆی ئامادە کردو ئەمجا هێتم پاڵەوانێتی بۆیە کەمترین پێکان ڕوویە ئەگەر بە تایبەتی یاریزانەکان تۆزە ئاستی باشیانە بێ زۆر جار لە تەلەڤیزیۆن هایبینین دوو کەس کە بەرامبەر یەکترێکیان زۆر باڵا بەرز و کەتەوە ئەوەیە بەڵامەوەی کەیان بەڵێم چووکە و زۆر جسمیشی ئەوە نییە بەڵام زۆر جار ئەیباتەوە ئایا پەیوەندی بە لێزانینەوە هەیە یاخود پەیوەندی بە توانە و جسم و ئەوە هەیە بەڵێ ئەم یاریانە زیاتر پەیوەندی بە تەکنیک و لێزانینەوە هەیە و قوتیش دەوری هەیە بەس تا تەکنیک و لێزانین وەسابێبوون منە تەکنیک و ممارەسێم یاریە بکەی باشتر بی ئەوە بڵێن حەجمۆمانە ناخوێنێت بەس لە پاڵەوانێتەکانە هەر یەک وەزن بڵێن هەفتا لەگە هەفتا یاریەکە 6 لەگە 6 یاریەکە بە کێشە بەڵێ بە باڵانیە بە وەزنە بەرامبەرەکە وەزنی تۆ بێ ئەتوانی یاری لەگەڵکەی بەڵێ ینی ئێستا زیاتر چ وەزنێک لە کوردستان با بڵین زۆرتر لە وەزنەمان هەیە لە سەر و هەفتامان هەبوو لە کوردستان بەڵێ زیاترم یاریانە و نەرنجەکان وەزنەکەمەکان زۆرترە لە هەموو وەزنەکەمەکانە زۆرترە بەڵام لای توای لە وەزنی وەسەتەوە هەم یاریزانی باشمان هەیە ئەم یاریزان کەمە بێتەوە کە بەرە وەزنی قورسەکانە ڕۆی یاریزان کەمە بێت ویتر لە دوای هەفتا و حوتی شەوە لە تەسفیاتەکە بڵێن 4 یاریزانی هەفتا حوتمان مابوو دوان بەڵێ هاوشانی تۆ لە سلێمانی یاخود لە کوردستان لە کوردستانی باشوور هیچ یاریزانێکی ترمان هەبوو بۆنەوە لە کێشی 65 یاخود 75 ببێتە یەکەم یاخود یاری پاڵەوانی بباتەوە بەڵێ لە وەزنی 56ەوە هەمان بوو لە کوردستان لە قەزای شارەزور بەشدار بوو توانی پلەی یەکەم بەدەست بێنێ لە وەزنی 60 یاریزانێکی زۆر باشی ترمان توانی بەرامبەر پاڵەوانێکی یێرانی پلەی یەکەم بەدەست بێنێ لە وەزنی 66 یاریزانێکی کۆیە توانی بەرامبەر یاریزانی کێرانی یاری کاتوەوی شار بامان شێوە پلەی یەکەم بەدەست بێنێ لە وەزنی 70 خۆم یاریم کرد لە وەزنی 77 دو وەزن بڵێن 4 وەزنمانە بوو دوو بەرامبەرێکی یاریان کرد دوانیان بردیانەوە دوانیان دۆڕان لە وەزنی 95 دو یاریزانمان یاری کرد یاریزانێکی هەولێر و یاریزانی سلێمانی بووی هەولێر بردێەوە لە وەزنی قورسیشا دو یاریزان هەریاریانکە یەکیانی هەولێر یەکیانی سلێمانی ئەمەی هەولێر بردێەوە پێشتر باسی ئەوت کرد کە ئەوانەی بەرامبەر تەنکاریتان لەگەڵا کردوون لە یاری نێودەوڵەتیەکانە لە وڵاتانی دەرەوەش بەشداریان کرد بەڵام لە کاتێکدا لە دەرەوە و لە هیچ یاریکی نێودەوڵەتی بەشداریشتان نەکردبوو بەڵێ ڕاستە ئێستا من وەکو خۆم لە پاڵەوانێتی MMA یەک جاریان بەشدار بووم لە وڵاتی ئێران یاریکی نێودەوڵەتی بوو بەسەوە بوو ڕاستەخۆ لە قەفەز یاریت ناکرد لە حەلەبێکی کراوەیە بوو هەنێ واقعی جیاز و واقعی قاچ و شتە بەس بڵێن بەشێکی پرۆفیشناڵانە نەبوو یارێکە یەک جارێن بەژاریەوەم کردووە بەڵام ئەم یاریزانانەی دەرەوە خۆم مانگێکە بێ متابعەم یاریزانە مەکرد سەیری یاریەکانی مەکرد سەیری ڤیدیۆکانی مەکرد بزانم لە چیا باشە لە چیا خراپە داوکو بڵێ خاڵی لاوز و خاڵی بێزیێم یاریزانە بدۆزمەوە ئەم یاریزانەت لەگەڵ ئەو یاریزانی 61 کیلۆکە و یاریزانی 95 کیلۆکە بەرامبەر یاریزانێکی شاری هەولێر یاری کرد زۆر بەهێزم چەندێکە بڵێن متابعەم کردوون لە دەورەی تەدریبیان دیوە لە تایلەند لە ئێران لە چین کە لەوێ پاڵەوانێتیشیان ئەنجام دا و پلەیەکە میشان بەدەستێناوە ئاستێکی زۆر باشیان هەبوو کەواتە کاک مریوانیانی بەپی تەجروبەی بەڕێستان لە یاریانە وەک باسکرا لە 56ەوە بۆ 66 و هەتا 67 و 70 ئەوانە پاڵەوانەکانی کوردستان توانیویانە پلەی یەکەمە دەست بێن و وەکو هاوکاریشم بازەکە هیچ ئیمکانیاتێکی ئۆتۆڕاستە چەند با بڵێن گەشتبینی بەم ئەنجامی یاریزانانە چەند دڵخۆشی وەروەها ئەگەر بێت و ئەمانە گرنگیان پێ بدرێ چیتر بەدەستێنن من ڕاستە من زۆر دڵخۆشم کە پاڵەوانێتی لەم جۆرە بکرێتەوە بە شێوی ئاستی باش و پێشکەوتوانە کە یاریزانی زۆر باشمانێ ئاستی زۆر باشیان تۆ سەر ڕای ئەو هەموو هیلاکە و ئیش و کار و تەمرینی خۆی کردو ئاستێکی وا پێشکەشکە ئەوە جێگەی زۆر دڵخۆشیە هیواداریشم هیوادارم گرنگی زیاتر بدرێ بە وەرزش بە تایبەتی بەم هونەرە هونەرێکی زۆر بەهێزە بینەرێکی زۆر باشیشی هەیە ئینشاءڵڵا لە داهاتووە دڵنیام گرنگی پێ بدرێ یاریزانی زۆر باشی جیهانیشمان بەدەستێت ئێوە دەتوانن لە ڕێگەی پاکێجێکەوە داواکاریەکانتان یاخود بۆ برە و دان بە یاریەکە بگەن لایەنە پەیوەنددارەکان تاوەکو زیاتر هاوکاریتان بکەن بتوان پەرە بەم یاریە بدرێت لەرمی کوردستاندا ئەتوانین بۆ نمونە لە ڕێی ناوەندی وەرزشی لاوانەوە کام ڕێکخراوەیان دروست کردووە ئەتوانین لە ڕێەوانەوە داوا بکەین ئینشاءڵڵا لە داهاتوو شابەتەمان پاڵەوانێتی زۆر باشتر بکەینەوانێ هەر لە ئەم ئیڤێنتی CFL ئەبێت تەسفیات بکەین و دیسان تەسفیات دەکرێتەوانێ بۆ هەنێ یاریزانی تازە و ئەتوانین یاریزانی تازەش بێتە ناوانێ
زۆر باشە کاک مریوان دەرفەتمان هیچ نەماوە پیرۆزبایی لە خۆت و لە هاوڕێ و وەرسەوانان نەکەن وەروە وەرسش دۆستانی ژەکەین کەوا لە کوردستان ئەم وەرسانە هەیە بە کورتی ئەگەر پامێکتما بێشتێک بڵێ دووبارە سپاس دەکەین. سپاسانەکەم سەرەتا سپاسی خۆی گەوراکەم بۆ لە شەساغی یاوینێتێ سوپاسی هەموو کەسانە ئەەکەم هەموو جمهورە خۆشەویستاکەم کە هەندەرم بوون تەنانە دەگەر بە وشێکیش بێ ڕێز و خۆشەویستیشم هەیە بۆ مامۆستاکەم مامۆستازانە حەربی کەمنی گەیاندۆتام ئاستا دەستخۆشی زۆر زۆر لە کاگیمدا دەگەم لەگەڵ کاقوبات کە ئەم پاڵەوانێتیان بۆ کردینەوە لە ئاستێکی زۆر زۆر پێشکەوت و زۆر سوپاسی ناوەندی وەرزشی کوردستانەکەم هیوادارم ئەم پاڵەوانێتیانە دەستبەردار نەبێت و بەردەوام بێ. تم زۆر زۆر سوپاسی ئەوەشەکەم کە منتان بەسەر کردەوە منتان بانگیەش کردووە ڕێز و خۆشەویستیمێ بۆ مولایە. زۆر سپاس کاک مریوانگیان سەرکەوتوو بیت. زۆر سپاسانە. بەڵێ بینەرانی عزیز دەچینای ناوبڕێک و دەگەڕێنەوە لات. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەخێر بن بۆ پرۆژەی بران بازار. پرۆژەی بران بازار لە ناوهۆڵی کارگەی جگەری سلێمانی با بەشداری چەندین کۆمپانی ناوخۆی و دەرەکی وەکو وڵاتانی مسر و سعودیە و سریلانکا و ئۆکرانیا و عێراق و ئێران. لەم پرۆژەیەدا چەندین بەرهەمی خۆماڵی و کوردەواری و کەلوپەلی ناوماڵوبوون و ئارایشتی خانمانبوونی هەیە. پرۆژەی براند بازار تاکو بەرواری حوتی 2021 ڕۆژانە لە کاتژمێر 10 سەر لە بەیانی تاوەکو نوێی شەو کراوە دەبێت لە هۆڵی کارگەی جگەرەی سلێمانی. برنجی سروشتی شیمال لەسەر خواست و داوای زۆری هاوڵاتیانی خۆشەویست دوای گەڕان و هەوڵێکی زۆر لە باشترین کێڵگەکانی وڵاتی ئێران ئەم جارە برنجی سروشتی شیمال باشترین و خۆشترین برنجی دەنەکخڕی شەژمانگەی دەرەجەیەکی ئێرانی بۆ ئێوە هێناوتە کوردستان. ئەم برنجە دەنەکخڕا باشترین و بەتانترین برنجی گردەی کێڵگەکانی ئێرانە. ئێمە کێڵگە بە کێڵگە گەڕاوین بۆ ئەوی باشترین برنجی سروشتی و بەتام و خۆش بۆ ئێوە بدۆزینەوە. بە چاڵتوکی لە جوتیارەکانمان کڕی و خۆمان کڕەمان کردووە تاوەکو دڵنیا بینەوە لە پاکی پوختی برنجەکەمان. ئەم برنجە پڕ ڤیتامین و کانزای سروشتیە بەبێ مادەی کیمیایی و پارێزەرە. لەگەڵ ئەم برنجە هیچ خەمی بەرزبوونەوەی شەکرە و کۆڵسترۆڵت نەبێت چونکە برنجێکی ئۆرگانیکە و پڕە لە مادە و کانزای سوود بەخش. هەروەها ئەگەر تەنیا برنجی سروشتی شیمال بخۆی هیچ خەمت نەبێ قەڵەوت ناکە. تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە بۆیە برنجێک خۆن لە سەرچاوەکەی دڵنیا بن. کۆمپانیای ئیست میدلەند فود گەورەترین کۆمپانیای کوردیە لە هەموو شانشینی یەکگرتووی بەریتانیا کە ڕۆژانە چەندەها تۆن خۆراک و خواردنەوە بۆ مارکێت و کۆگەکانی بەریتانیا و بەشێک لە ئەوروپا دابین دەکات. ئیست میدلەند فود بۆتە جێگەی متمانەی ڕەوەندی کوردی سەرجەم بەرهەمەکانی لە 100% حەڵاڵ و بە پێی بنامەکانی ئیسلام و ڕێنماییە تەندروستی و یاساییەکان بەرهەمەکانی دەخاتە بازار. ئیست میدلەند فود لە ماوەی 5 ساڵ کاردا بۆتە جێی متمانەی مارکێت و کۆگەکانی بەریتانیا و ناوبانگی بەرهەمە کوردیەکانی لە هەموو بەریتانیا بەرز کردوێتەوە. و لە ئێستادا خاوەنی کارگەی شیرینی بەتام، نانی تیری بەتام و ترشادی بەتامە. ئیست میدلەند فود خاوەنی 14 براندی خۆیەتی و 2200 بەرهەم لە زۆربەی وڵاتە پێشکەوتووەکانی جیهانەوە هاوردە دەکات. ئیست میدلەند فود بکە بە سەرچاوەی خۆراک و بەرهەمەکان و دڵنیا بە لە کواڵەتی و حەڵاڵی. ئۆفیسی سەرەکی ئیست میدلەند فود لە شاری نۆتینگهام. بە باشترین کواڵەتی دەستمان پێکرد و وەک هەمیشە باشترین بەرهەم پێشکەش دەکەین. کارگەی هەڵاڵە بە ئەزمموی 12 ساڵی ڕابردوو لە دروستکردنی بوتڵی غازی ماڵان کە ئێستا لە تەواوی کوردستاندا بوونی هەیە بەردەوامە لە خزمەتکردن و ئێستا هاوشێوەی کارەکەمان تەنکی غازی LPG بە هەموو قەبارەکانیەوە بە باشترین کواڵەتی و ستانداردی ئەوروپی لە ژێر چاودێری کواڵەتی کۆنترۆلی حکوومەتی هەرێم و کۆمپانیایەکی تایبەت بە چێککردنەوەی تانکەکان لە ڕووی کواڵەتی و دانانی ئەکسسواراتی ئیتاڵی بەردەوامە لە بەرهەمهێنان. ئێستا هاوڵاتیان و هاوردەکاران دەتوانن بێ دوودڵی
تەمچی غازی هەڵاڵا بەکار بهێنن کە گرنتی سەداسەدی لەگەڵە بۆ ماوەی 10 ساڵ وەک هەمیشە لە هەرزانی نرخ و باشی کوالەتیدا بێ ڕکابەرین. کۆمپانیای هەڵاڵا باشترین جۆر سەلامەتی هەمیشەیی. خۆشترین و باشترین جە بە ساڵ دەبژێرین سەرەتاش لە بەشداربووی دەستە شەفمانەوە دەست پێەکەین پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جوفسانە خۆشترینە سرکە مریشک ئیندۆمی پەنیر ئیندۆمی وەڵامەکە زۆر ڕاستە ئێستا دەچینە لای بەشداربووی دەستە ڕاست پرسیاری دووەممان دەڵێت کام جۆری جبز منداڵە زیاتر ئارەزووی دەکەن سەدڵ کیسە خێزانی هەمویان بە دنیایەوە هەمویان وەڵامەکە زۆر ڕاستە ئازیزان خۆشەویستان بەشداربەکانمان خاڵەکانیان یەکسانن کۆتا پرسیار ئاراستی هەردووکیان دەکەین کامیان زووتر وەڵامیاندایە دەبێتە براوی پێشبڕکێکەمان پرسیارەکەشمان دەڵێن هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە بۆسە ئەوانەی کە باسمان کرد بەس لە جبسی نینیایە لە هیچ جبسێکی تران نەم خواردووە ئەوە تا لەناو جانتاکەشمان پێما حەزەکەن خۆشتان تاقیکەنەوە دڵنیام هەڵبژاردنە ڕاستەکە جبسی نینی بێگومان وەڵامەکە زۆر ڕاستە دڵنیا بوونینیە ئەو جبسەی وێنەی نییە کەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێم بڵێن چییە؟ نینیە هەرگی نییە جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە ڕاستە هەستی دایک بوون زۆر جیاواز و چێژبەخشە بەڵام بەرپرسیارەتێکی قۆرسیشە ئەرچی دایک پاراستنی تەندروستی و گەشەکردنی منداڵەکەیەتی باشترین خۆراک بۆ منداڵەکەی شیری دایکە بەڵام لەبەر هەر هۆکارێک دایک نەتوانێت لە شیری خۆی بە منداڵەکەی بدات باشترین جێگرەوە کۆنفیلاکە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. ئازانم بەچینە لای هاوکارمان چیانووری لە کەرکووکەوە لەگەڵمانە چیا سڵاوت لێبێ و زانیارەکان لای تۆ چییە؟ سڵاو لە ئێوە و لە بینەرانی کەناڵی پەیام دیارە بە پێوت بە دوواداچوونەی ئێمە کردومانە دوێنەیەکە بکوژیە و دوو خوشکەی کە لە دوو شەوی ڕابردوو لەلایەن برایەکیانەوە کوژران دوێنەکە لەلایەن پۆلیسی نەیەشتنی تاوان لە کەرکووک دەستگیر کراوە و دانی ناوە بە تاوانەکە دیارە بە پێی زانیاریەکانی ئێمە کێشەکەی بۆ کێشەی کۆمەڵایەتی نێوان خۆیان کێشەی خێزانی نێوان خۆیان گێڕاوەتەوە ئێستا ئەو کەسە ڕادستی پۆلیس و دادگا کرا و دادگا مامەڵی خۆی لەگەڵەکە لە لایکی دیکەوە بە پێی بڕیارێکە پارێزگاری کەرکووک دەری کردووە بڕیار وایە ئەو ڕۆژنامە نووسانەی کە سەر بە نووسینگەی کەرکووکی سندیکا ڕۆژنامە نووسانی عێراقن زەویان پێ بدرێ بڕیارەکە ئێستا لە لای وەزارەتی شارەوانەکانی عێراقە و تاوتوێەوە بڕیارە دەکرێت دیارە لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوودا ئەمە ناڕەزایەکی ئەم لە نێوان سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان لەقی کەرکووک و سندیکای ڕۆژنامە نووسانی عێراق و ئیدارەی کەرکووک دروست کردووە و بڕیارە لەگەڵ ئیدارەی کەرکووک و لەگەڵ شارەوانی کەرکووک قسە بکرێ بۆ ئەوەی ئایا ئەو زەویانەی کە دابش دەکرێت بەسەر ڕۆژنامە نووسانی کەرکووکدا ڕۆژنامە نووسانی هەرێمی کوردستانیش دەگرێتەوە و ڕۆژنامە نووسانە دەگرێتەوە کە هەوێی سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستانیان هەیە و لە کەرکووک نیشتەجێنەوانیش دەگرێتەوە یاخودنا بە پێی زانیاریەکانی ئێمە دیارە ئەو ڕۆژنامە نووسانەی کوردستان ناگرێتەوە و ڕۆژنامە نووسانەی کوردن و سەربالەقی کەرکووکی سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستانن ئەوان وەرگرتنی زەوی نایان گرێتەوە بۆیە ئێستا سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان و ئیدارەی کەرکووک لە هەوڵدان بۆ ئەوەی بگەن بۆ ئەنجامەی ئایا ڕۆژنامە نووسانی کوردستان چۆن ئەو پارچە زەویان پێ بدرێ هەرچەندە ڕێکارەکانی وەرگرتنی ئەو پارچە زەوێ لە کەرکووک قورسن و پێویستە ئەو کەسێک کە زەویەکەی پێدەدرێ 10 ملیۆن دینار بدا بە ئیدارەی کەرکووک تاکو ئەو زەوێ پێ بدرێ ئەماش وای کردووە کە وەرگرتنی ئەو پارچە زەوێ لەلایەن هەندێک لە ڕۆژنامە نووسانی عێراقیشەوە
ڕەت بکرێتەوە بەشێک لە ڕۆژنامە نووسانی تورکمان و عەرەبیش کە تاکو ئێستا ئەندامین لە لەقی کەرکووکی سندیکا ڕۆژنامە نووسانی عێراق ئەوانیش وەرگرتنی ئەو پارچە زەویە نایان گرێتەوە و ئەو کەسانەی کە کاتی خۆی ئەندام بوون لە یەکێتی تەلەڤیزیۆن و رادیۆکانی عێراق ئەوانەش بڕیارە ئەو پارچە زەویە بیان گرێتەوە ئەمە تاکو ئێستا مشتومڕی نێوان ئیدارەی کەرکووک و ڕۆژنامە نووسانی کەرکووکەوە بڕیارەکە ئێستا لە وەزارەتە لە بەغداد وەزارەتی شارەوانیەکانە لە بەغا بڕیارە وەزیر بڕیاری لەسەر بدا و کاتە شارەوانی کەرکووک ئیدارەی کەرکووک سندیکاکانی عێراق و کوردستان لە کەرکووک و ڕۆژنامە نووسان هەڵوێستی تریان دەبێت و قسەیان دەبێت لەسەر دابەشکردنی ئەو پارچە زەوەیەکە لە کەرکووک دەدرێت هەرچەندە ئەم دابەشکردنی ئەم پارچە زەویانە بۆ ڕۆژنامە نووسانی کەرکووک تازە نییە و لە پێشوشدا بڕیار بوو پارچە زەوی بدرێ بە ڕۆژنامە نووسان و دابەش بکرێ بەسەر ڕۆژنامە نووسانە بەڵام تاکو ئێستا ئەوەی هەیە کە نزیک دەبینەوە لە وادەی هەڵبژاردنەکان ئەم دەنگ و باسی دابەشکردنی زەوی بەسەر ڕۆژنامە نووسان و فەرمانبەراندا بڵاو دەبێتەوە. زۆر باشە زۆر سپاس بۆ ئەو کارمان چیانوری لە کەرکووکەوە بۆ زانیارەکانت زۆر سپاس. بەڵازان دەچینە چەمچەماڵ جەلال جەباری وەردەگریم زانین دوایین زانیاریەکانی قەزای چەمچەماڵ چین جەلال سڵاوی خوا لێبێت گەر دوایین زانیاریەکانمان بۆ بگوازیتەوە. بەڵێ سڵاوی خوای گەورە لە ئێوە و لە تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت دیارە لای هەمووان ئاشکرایە کە ڕۆژی 2 شوباتی هەموو ساڵێک بە ڕۆژی جیهانی باڵاپۆشی دەستنیشان کراوە بۆ بۆنەیشەوە لە شار و چارۆچەکانی هەرێمی کوردستان چەندین چالاکی جۆرا و جۆر بەڕێوە ئەچن ئەمڕۆیش لە قەزای چەمچەماڵ بەشی خوشکان لە ناوەندی چەمچەماڵی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بۆ بۆنەوە هاتووەتە زانکۆی چەرموو لە قەزای چەمچەماڵ و بڕیارە لە ناو حرەمی زانکۆ ژمارەیەک لە چالاکی ئەنجام دەن بۆ بۆنەوە من لەگەڵ خێڵان عەلی گفتوگۆ ئەەکەم بەرپرسی بەشی خوشکان لە ناوەندی چەمچەماڵی ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئەگەر بێت ئێرە خێڵان خان زۆر سپاس بۆ ئامادەبوونت ئەگەر پێم بڵێم چالاکیەوە ئەمڕۆ بەڕێوە بن لەکوێ بەڕێوە بن و چالاکیەکەتان چییە فەرموو بەناوی خۆی گەورە بەخێراتنتانەکەم ئێمە چالاکیەکانمان لە هەموو ساڵێک و لە ڕۆژی 2 شوباتە لە سەر ڕۆژی جیهانی باڵاپۆشی خوشکانە بڵین چالاکیەکەمان لە چەند بەشێک پێکاتەوە ساڵانی ڕابردوو شەر بەم شێوەیە بووە دابەشکردنی سەرپۆشی خوشکان بۆ چەند پرۆژەیەکیان کتێبێک نامیلکەیەک لەسەر باڵاپۆشی و شیرینی بەسەر ئەو کەسانەیە کە تازە باڵاپۆش بوون و ئەیانەوەی باڵاپۆش بوون چالاکیەکانیشمان لە چەند شوێنێک پێکاتووە کە بریتین لە زانکۆ و لە پەیمانگا و ناو بازاڕ و چەند شوێنێکی کەش لەواتێ لە قوتابخانەکانیش بگرێتەوە لە ڕۆژانی ئایندەش ئینشاڵڵا هەر بەردەوام بێت ئەمە هەفتەی باڵاپۆشیە لەمڕۆ دەست پێێتەکە تا هەفتەیەکی کە لەواتێ بە تەواوی بڵین ڕۆژەکانی ئەم هەفتەی شەڵا بڵین هەر ڕۆژە لە شوێنێکم چالاکیە هەبێت و درێژە هەبێ بەدەمەوە هاتنی هاوڵاتیانەوە ئێوە چنە و شوێنە گشتیانە بەدەمەوە هاتنی هاوڵاتیان بۆ ئێوە بۆ چالاکیەکە چۆنە وەڵا سوپاس بۆخوا زۆر زۆر باشە و هەستەکەین ینی جێگای خۆی کرد ینی زۆر زۆریشان پێ خۆشەوە ئەوەی کە بەدەمانەوە دێن و کە شتەکانمان لێوەرگن زۆر زۆر خۆشحاڵشن جگە لەم چالاکی شەڵا بەنیازن کە چالاکی تر لە شێوەی سازدانی کۆڕ و سیمینار بەڕێوەبەرن ئینشاڵڵا هەر ببوونی ئینشاڵڵا بە دڵنیاییەوە کۆڕمانە بێت سیمینارمانە بێت لەسەر ئەم بابەتە بە درێژای وەکوتم ئەم هەفتەی ڕاگەاندنی هەفتەی باڵاپۆشیە ئەم هەفتەیە تا جۆرەها چالاکی تیا ئیتر خۆی گرێتەوە لە سیمینار لە کۆڕ لە ئەم دابەشکردنی ئەم شتانە و چەند چالاکیێکی کە ئینشاڵڵا چێ هاوکارتانە لەم جۆرە چالاکیانەیە خێڵان خان وڵی هەر زیاترە ڕێکخراوی قوتابیان خۆمانین و ئیتر بە هاوکاری ئەندامەکان و ئەنجومەنەکانی شدانێک کات هاوکاریمانەکە نەگەر پێویستمان پێبێ دەستیەوەش خۆش بێ خوا بەخێر کاک دانیار جگە لەم چالاکیە هەر بڕیارە لە کاتژمێردا و تا پاش کەمێکی تر ژمارەیەک لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و ڕۆژنامە نووسان و چالاکانی مەدەنی لە گردبوونەوەیکی ناڕەزایەتیە ئیدانەی گرانبوونی نرخی عریزە بکەن لە سنووری قەزای چەمچەماڵ هاوشێوەی شار و چارۆچەکانی دیکە کە نرخی عریزەیەک لە ئێستا بووەتە 150,000 دینار کە ئەمەش بووەتە هۆی بارگرانیەک بۆ هاوڵاتیان و بڕیارە لە خوێندنەوەی بەیاننامەیەکە داوای ئەوە بکەن کە نرخی عریزە وەکو کاتی پێشووی لێبێتەوە کە نرخەکەی لە نێوان 2 تا 3,000 دینارە بوو ئەمە کۆی چالاکیەکان و لای من ئەگەڕێمەوە لایەوە ئەگەر پرسیارێک واتە لە ئێستادا ئەو نرخی کە باسی کرد 15,000 جێگی کراوە تا کەسانێک کە بیانەوێت عریزە بنووسن بە 15,000 دینار عریزەکە دەنووسن بەڵێ کاک دانیار ماوەی نزیکەی ئەتوانین بڵین مانگێکە نرخی یەک عریزە
لەسەر شانی هاوڵاتیان لە سنووری قەزای چەمچەماڵ بۆ بە 15,000 ئەمەش وەک ئاماژەم پێکرد لەم بێموچەی و بەردەوامی قەیرانیدارە بۆ بە بارگرانیەک بۆ سەر شانی هاوڵاتیان هەر بۆیە بڕیارە پاش کەمێکی تر لە بەردەم بینایی دادنووسی چەمچەماڵ لە قەزای چەمچەماڵ ژمارەیەک لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و چالاکانی مەدەنی و ڕۆژنامە نووسان لە بەیاننامەیەکدا داوایەوە بکەن کە نرخی عریزە وەکو کاتی پێشووی لێبێتەوە کە وەک ئاماژەم پێکرد کە نرخەکەی لە نێوان 2 بۆ تا 3,000 دینار بوو بۆ پێی بووە بە بارگرانەیەکی دیکە بەسەر شانی هاوڵاتیانە لە ئێستادا. زۆر سپاس بۆ هاوکارمان جەلال جەباری لە چەمچەماڵەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ زانیاریەکانت. بەڵازان ڕۆژی ڕابردوو ڕۆژی جیهانی باڵاپۆشی بوو کە لە جیهاندا لە ژمارەی 116 وڵات لە جیهاندا ئەم ڕۆژە بە بەزڕادەگرن و چالاکی تێدا ئەنجام دەدەن و تیایدا بانگەشی ئەوە دەکەن کە خوشکان خانمان ڕوو لە باڵاپۆشی دەکەن. لە هەرێمی کوردستانیشدا ڕێکخراوی قوتابیانی کوردستان ساڵانە پرۆژەی سمبولی نور ڕادەگەینێت کە لە ساڵی 2008 تا ئەمڕۆ بەردەوامی هەیە. چەندین چالاکی جۆراجۆر لە هەرێمی کوردستاندا ڕادەگەن. ئێمە لەم تەوەرێماندا باز لە پرۆژە و چالاکیەکانی پرۆژەی سمبولی نور دەکەین بزانین ئەوان ئەم ساڵ جۆرە چالاکیەک جۆرە پرۆژەیەکیان هەیە بۆ خانمانی باڵاپۆش چۆن بانگەشی ئەوە دەکەن کە ئەو کەسانی کە باڵاپۆش نین ڕایان بکێشن کە باڵاپۆشی خۆیان ئەنجام بدەن. بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم بابەتە چەند میوانێکی ئازیز چەند خوشکێکی ئازیز میوانی بەرنامەکەمان ناوانی زۆر بەڕێز خاتوو سومەیە عومەر، خاتوو زەهرە ئەحمەد و خاتوو سیما عەبدوڵڵا، سومەیە جومعە و خاتوو سەناستار، خاتوو زوهرە ئەنوەر، پەریا ناسر و خاتوو ڤارین سەربەست. زۆر بەخێر بێن. ڕۆژی جیهانی باڵاپۆشیتان لێ پیرۆز بێ. سپاس بۆم دەرفەتە. خاتوو سومەیە دەمەوێت سەر تا بێمە لای بەڕێزت ئێوە لەم ساڵدا پرۆژەکانتان چۆن دەبێت و تا چەند خانمان بەرە و ئەوە دێن کە باڵاپۆشی ئەنجام بدەن. سڵای خواتان لێبێ. من پیرۆزبایی ڕۆژی گیانی باڵاپۆشی لە خۆم و تەواوی خانمانی باڵاپۆش پیرۆزەکەم بۆ هیوای ئارامی و ئاسوودەی زیاتریان بۆ بهێنێ. ئێمە پرۆژەی سمبولی نورمان هەیە لە ڕێکخراوی قوتابیان و کۆی ئاماژەتان پێدا لە ساڵی 2008ەوە لە ڕەمەزانی ساڵی 2008ەوە ڕامانگەاندووە. ئەم سیان زەمین ساڵە کە بەردەوامی نەسەری و هەر لە جیهانیشا کە ئەم ڕۆژە دێتر شوێنی وا هەیە وڵاتی وا هەیە مانگێک ئیشی لەسەرەکە شوێنی وای هەفتەیەک ئیشی لەسەرەکە. ئێمەش هەموو ساڵێک هەفتەیەکدا تەرخانەکەین بۆ ئەم یادە و بۆ ئیشکردن لەسەر ئەم یادە. ئێمە ژێر دروشمی باڵاپۆشی سیمای گەشی ئیمان و ڕەونەقی جوانی ژیانە دەست پێەکەین و هەروەها کۆمەڵێک هەموو ساڵێک کۆمەڵێک تەور و کۆمەڵێک ئیشی گرنگمان هەیە بۆ ئەوەی ئامانجی خۆمان پێکین. ساڵانی ڕابردوو لە ساڵانی ڕابردوو دەست پێ بکەم کە ئێمە پێشتر هینە پێشبڕکێمان کردووە پێشتر پێشبڕکێمان کردووە و توانیمانە ژمارێکی زۆر بەرچاو لە خوشکان ئینا باڵاپۆش بکەینە باڵاپۆش. پێشبڕکێمان کردووە بە سیمینار و پانێڵ و هەروەها دابشکردنی لەچک و شیرینی و گوڵ و ئەو شتانی کە پامی خۆشەویستی لە نێوان خوشکانی باڵاپۆش و ناباڵاپۆشە ئەکا ئێمە ئەوانەمان زۆر باەخ پێداوە و ئەم ساڵیش هاوشێوی ساڵەکانی تر کۆمەڵێک تەورمان جێکردێتەوە لەناو پرۆژەکە یا زیاتر ئەو تەوەرانی کە گرنگی زیاتر بە ئیعلامیە دا بۆ نمونە ئێمە ئەم ساڵ کۆمەڵێک گورتە ڤیدۆی کورتمان ئامادە کردووە بۆ نمونە پەرلەمانتارێکی باڵاپۆش چۆن گزارش لە باڵاپۆشی خۆی ئەکا بانخوازێکی باڵاپۆش دکتۆرێکی باڵاپۆش چۆن بزانێت کە ئایا باڵاپۆشی ڕێگر بووە لە بەردەم کارەکە یا ڕێگر نەبووە لە بەردەم کارەکەیەوە سوودەکانی باڵاپۆشی چین یعنی وەکو ئافرەتێکی باڵاپۆش قسەی کردووە بۆمان وەک کچە ڕاگەیاندکارێک و هەروە بە هەموو چینەکانە پێی بێ ئێمە ڤیدۆی لە 50 چرکەی چونکە زیاتر پامەکان ئەگاتوانیمانە ئەو ڤیدۆیانە دروستکەین و هەروەها لە سبەینێەوە هەندێک لە ناوەندەکانمان دەستیان پێ کردووە ئەمڕۆ بەڵام لە سبەینێەوە بەعام لەسەر جەم ناوەندەکان کە 15 ناوەندن چالاکی تایبەتمانەوێت لە ناوەندەکانی خوێندن بە تایبەتی زانکۆ و پەیمانگاکان. بەمثل لە ناوەندەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە شار و شارچکەکان چالاکییان دەبێت لە زانکۆ. بەڵێ چالاکیەکانیش ئێمە نامیلکەیەکی تایبەتمان دروست کردووە کە لە ڕووی شەرعەوە باڵاپۆشی لە ڕووی لە ڕووی فەلسەفەیەوە باڵاپۆشی لە ڕووی کۆمەڵایەتی و باڵاپۆشی لە ڕووی تەندروستی و بۆچی باڵاپۆشی هەموو ئەمانەمان تیاواز کردووە کە شتێکی گرنگ بێت یعنی جەختمان کردووە لەسەر ئەو شتانی کە گرنگ مۆچێ بێ ئافرەت باڵاپۆش بکات لە هەموو ئەو ڕوانگەوانەوە باسمان کردووە و لەگەڵ گوڵێکیان شیرینیەکیان لەچکێکە ئاماژەن هەموو ئاماژەن بۆ خۆشەویستی و بڵاوکردنەوەی خۆشەویستی. زۆر باش. ئەم میوانانەی تریشمان تەمەەن پرسیارەکان زۆرن با بچینە لای خاتوو زەهرا. خاتوو زەهرا ئەگەر مایکەکە وەرگریت ئێوەش هەر لە ناوەندی با بڵێن قوتابیان یاخود لەو پرۆژەی سۆمبلی نور بۆ باڵاپۆشی
هەستان بەوە کردووە ساڵانە کام لە چالاکی زیاتر کاریگەر دەبێت لەسەر ڕاکێشانی کۆمەڵی خانم کە ڕەنگە باڵاپۆش نەبە من بە تێبعەتی حاڵ لە ماڵەوە حاڵەتێکی یاسایی بەڵام انتیزاماتی دینیشیانە بێ و دواتر باڵاپۆش دەبن چی زیاتر وا لە خانمان دەکا ببنە باڵاپۆش کرد سەرەتا بەناوی خۆی گەورە ڕۆژی دیانی باڵاپۆشی لە خۆم و لە هەموو ئەو ئافرەت لە هەموو ئافرەتانی مسلمان پیرۆز دەکەم بە تایبەتی ئەوانەی کە تازە بوون بە باڵاپۆش باڵاپۆشی بریتە لە پێناسەیەکی باڵاپۆش بریتە لە داپۆشینی هەموو جەستەی ئافرەت بەپێی مەرجەکانی باڵاپۆشی چونکە باڵاپۆشی شەرتوان نیە مەرجینێ کە نانی لەچێک بخەی بەسەر تاوانانی پێی بڵین باڵاپۆشی حیجابێکیتەوە چەند مەرج و یا چەند مەرجێکی هەیە ئێوە ئەو مەرجانە ڕوونەکەنەوە بۆ کاتێک کە مەسەن خاتونێک باڵاپۆش نییە قەنەعاتی پێ بکەن باڵاپۆش بێت یعنی بۆی بەڕوونەکەنەوە کە قار ببیتە باڵاپۆش بەم مەرجانە بە باڵاپۆشکە بەداخەوە دەبینیم زۆرێک لە باڵاپۆشیشمانەیە ینی بێگومان ئەوانەی کە پێشەوەی ببنە باڵاپۆش چەند مەرجێکی پێیان ئەڵێن کە نابێت کە نابێت جلی باڵاپۆشەکە جلی تەسک بێ یاخود تەنێک بێ یاخود کورد بێ یاخود سەرنج ڕاکێش بێ نانی سەرنجی خەڵک بۆ لای خۆڕا بکەشێت و هەروەها پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت سوێن بەو کەسێک کە منی دروست کردووە ئەگەر ئافرەتێکی بەهەشت ئافرەتێکی باشدار بێتە سەر زەوی هەموو ڕووناک هەموو خۆر و ئەستێرەکان بە حیجابەکەی و بە حیجاب و داپۆشراویەکە و ڕووناک دەکاتەوە و هەروەها لە ئاەتێکی پیرۆزیشدا کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ قل خی گەورە دەفەرمێ بە پێغەمبەرمان صلی الله علیه و سلم ئەفەرمێ قل يا أيها النبي قل لأزواجكم وبناتكم ونسائكم المؤمنين يدبون الجبلين واتا أي پیغمبر صلى الله عليه وسلم با أفرتان إيمان دار وكتكانتان بهاوسركانتان بلين كام باڵاپۆش بن و خۆیان داپۆشن چونکە باڵاپۆشی نانی هەموو ئەمان گەڕێتەوە لا فیتنە و ئاشوبی دنیا و هەروەها دەست خۆش من دێمەوە سیما خاتو سیما عەبدوڵڵاوانیە خاتو سیما خاتو نازیمە خان کە لە ساڵی 2013 بڕیاری ئەوەیدا کە بیرۆکەی ئەم ڕۆژی لا دروست بوو کە ڕۆژی گیانی باڵاپۆشی لە تەواوی جیهاندا بڵاو بکاتەوە کە ئێستا لەسەر ئەو بیرۆکەی ئەو 116 وڵات لە جیهاندا ڕۆژی گیانی باڵاپۆشیان ئەنجامدا و چالاکی تێدا ئەنجام دەدەن ئەو کۆمەڵێک ڕخنەوەی لێکرد کە ئەمە بکات گاڵتە پێکردنی خەڵکانی دەوروبەر وای لێکرد کە ئەم ڕۆژە بە تەواوی جیهان بناسێنێت تا چەند گرنگە خانمێک ڕخنە و تانە و تەشەر کاریگەری لێ نەکات و بەردەوامی لەسەر باڵاپۆشیەکەی بێگومان سەرەتا سوپاسەکەین بۆم دەرفەتم بێگومان تۆزێک مایکەکە گەنزیکەیتەوە حیجاب ئەپۆشی کۆمەڵێک ڕخنەت تووشە بێتەوە بەڵام تۆ کاتی لەبەر خۆی گەورە ئەیکەیت هەموو ئەمانە ئەتوانی بەت بیتەوە کاتێ بەڕگای ئەڕۆی هەستەکەیت ئەنی سوپایەک ئاگادارتن ئەنی ئەوە تەنها لە کەسانی ئیماندارە ڕەنگ ئەداتەوە بێگومان خی گەورە زۆر گرنگی بە باڵاپۆشیداوە و فەرزێکە خی گەورە لە سوڕەتی حەزاب ئاەتی 59 ئەفەرمی یا ئەیها النبی قل لأزواجك وبناتك ونساء المؤمنين ئەی پێغەمبەر بە هاوسەرانت و بە کچەکانت و بە نساء المؤمنين ئافرەتانی ئیماندار بڵێ خوان داپۆشن چون ئەو باشتر و لە باشترە بۆیان کە ئەمەش گرنگی ئەو پەڕی حیجابمان بۆ دەرەخە ئەو پەڕی ڕێز و شکۆیە بۆ خۆی ئافرەتەکە و هەر بۆ منەماڵەکەشی بێگومان خەڵکانی دەوروبەریش کاریگەریان ئەبێت بۆ نمونە چەند قسەیەکەکەن بەڵام ئەو قسانە ئەتوانی بکەیت بە هێز و بەرگیریەک و خۆڕاگیرێت بۆ بە پرژانی ئەوان زۆر باشە خاتو سومەیە زۆر جار ڕەنگە بچنە بەردەم خاتونێک شارەزایی ئاینی پیرۆزی ئیسلام نەبێ وردەکاریەکان نەزانێت پێوا بێ حاڵەتێکی یاساییەوە گەل لە چەکنەکایە خۆت ئەوەڵە ئینتیزاماتەکانی ترم هەیە یعنی ئێوە چۆن باوەڕ بە و دێنن یاخود بە زمانی ڕۆژگار ڕەنگە ئەو ئەگەر کۆمەڵێک ئاەتی بۆ بێنیتەوە لەبەرەوەی ئیلتیزاماتی نەبووە لەبەرەوەی شارەزانە بووە تەسیری لێ نەکا وەڵام پێویستە تۆ بە زمانێکی واقعی بە زمانێکی ڕۆژ بە کۆمەڵێک نمونەی ڕۆژ بۆی بسەلمێنی کە ڕەنگە ئەگەر باڵاپۆشبی لەم کۆمەڵە گرفتانە دوورە بیتەوە ئەمە دەزەکەوێەوە بە پێچوانەوە ئەگەر باڵاپۆش نەبی ڕەنگە تووشی ئەم زەرەرانە بی و ئەمەش لە دەست دەدەی یعنی هەبووە مەسەلەن بە ڕێگای بەدەر لە ڕێنمایەکانی ڕەنگە پێشەوەی کە ئیلتیزامات وانەی هەبێت
ڕێگاکانی ترچین بەکاری دێنن بۆەوەی ئەو خانمانە قەنەعات پێ بێنن کە ڕەنگە باڵاپۆشی سوودی سەرەتا بە ناوی خۆی گەورەم سپاس بۆم دەربەتە سەرەتا ئێمە بێ ئەو بزانین کە باڵاپۆشیێکێکە لە واجباتەکانی ئاینی پیرۆزی ئیسلام حتمما ئەگەر ئافرەتێک مسلمان نەبێ ناشکرێتەوە داوای باڵاپۆشی لێ بکەیت و ئافرەتان هەرگیز ئامادەنین جوانی و پاشان خۆشی خۆیان بگۆڕنەوە و وازی لێبێنن مەگەر ئیلا شتێکی گەورەتر و باشتر و گرنگتریان دەستکەوێت ئەم شتە گەورەترینە ئەم شتە پڕبەهاترینە پێوترە باڵاپۆشی ئەگەر کەسێک بەنسبەت پرسیارەکەتەوە ئەگەر ئێمە قسە لەسەر ئەوە بکەین کە چۆن کەسێک لە ناوباڵاپۆشیەوە بۆی ڕوون بکەینەوە کە بێت بە باڵاپۆش هەنگاوی یەکەممان ئەوەیە کە محبەتی باڵاپۆشی لە دڵی کەسێک ئەو کەسەیە بڕوێنین یعنی ناکرێت کەسەکە ئیمانی لاواز بێ و پاشان باوەڕی نەبێ و تۆ پێی بڵیت وەرە ببە باڵاپۆش هەرگیز ئەمە جێبەجێ نابێت چکە ئەو باوەڕی بە شتەکە نییە چۆن ئەبێت بیکە سەرەتامە باوەڕی لەلا دروستەکەین و سەرەتا محبەتی بۆ حیجاب لەلا دروستەکەین چۆنەها کەسمان هەبووە کاتێک کە سەرەتا باڵاپۆش نەبوون کە بوون بە باڵاپۆش و بڕیاریانیەوە دەستیان کردەوە بە گریان کاتە ئەمە محبەتەکە لە دڵایە ئەگەر شتەکە چۆن ناو دڵەوە زۆر بە ئاسانی ئەگاتە لای کەسی بەرامبەر و زۆر بە ئاسانی ئەم شتە قبوڵەکە سەرتا بێمە محبەتیان لەلا دروستکەین ڕاستە کە تۆ داوای لێکە شتێکی شەرعی ئەنجام با سەرتا بێ شەرعی بۆ ڕوون بکەینەوە کە شەرعمان بۆ ڕوون کردەوە و شتەکەی لەلای ڕوون بووەوە پاشان ئیمانی زیادە بێ کە ئیمانی زیاد بوو محبەتی بۆ لەچکەکە هەبوو بۆ حیجاب و باڵاپۆشیەکەی هەبوو هەرگیز پێویست بە من و تۆ ناکا پێی بڵین وەرە بە باڵاپۆش ئەو ئیمانەکە لە دڵیا چەسپیوە کێشیەکە بۆ باڵاپۆشی پێویست ناکا دووبارە پێی بڵیتەوە کەواتە سەرەتا ئەبێ محبەتیان لەلا دروستکەین بۆ باڵاپۆشیەکەیان و خاڵێکی زۆر گرنگ بۆ هەموو ئەو خاتونانی کە باڵاپۆشن ئەبێ نمونەی بەرزی و جوانی بین ئەبێ نمونەی ئارامی بین نمونەی ڕەوشتێکی یەکجا بەرز بین تاوەکو کاریگەریمان لەسەر کەسانی چواردەورمان هەبێ چەندێک گرنگە تۆ بە هاوڕەکانت بڵێ وەرە ببە بە باڵاپۆش هەزار هێندە گرنگە خۆت کەسێکی نمونە بیت خۆت کەسێکی سەرکەوتوو بیت لەو ڕۆوە و کەسێکی باڵاپۆشێکی تەواو بی چونکە کاتێک کە پێی ئەڵێ وەرە بە باڵاپۆش سەرەتا سەری خۆتەکە ئایا بزا خۆی وایە ئەو شتێکە بە منەڵێ ئەگەر وا بوویت خێرا شوێنتەکەوێ بنچینەکە بەدەستێنانی دڵی کەسەکەیە بۆ باڵاپۆشی ئیمانەکەیەتی بۆیە پامێک بۆ ئەو خوشکانی کە باڵاپۆشن وەکووتمان چەند گرنگە تۆ پێی بڵێ وەرە بە باڵاپۆش سەرەتا بێ لە خۆتا تەطبیقی بکەی کە خۆ تەطبیق بووی کە خۆ هەموو شتەکانە بە جوانی جێبەجێ کرد پاشان زۆر ئاسانەکە بە کەسێکی تر بڵێ وەرە تۆش ئەم محەبەتە تاقی بکەرەوە وەکووتیشمان چەنەها کەسە بۆ دەستیان کردەوە بەگریان چونکە شتەکە چۆتە دڵیان و چەسپیوە و پامێکیش بۆ دایکان و باوکان ئەگەر ئێستا تۆ خاوەنی کچێکی و دووشت مەکە یەکەمیان زۆری لێ مەکە تا بێ باڵاپۆش چونکە وەکو وزمانەگەر محەبەتی نەبێ نایکە و تا سەر بەردەوام نابێ و ئەنجا ڕێگریشی لێ مەکە بۆ باڵاپۆشی چەنەها هاوڕێی خۆمان هەبووە دایک و باوکی ڕێگرن لە بەردەم باڵاپۆشیەکەی خۆی محەبەتەکەی بۆ دروست بووە بەڵام بەداخەوە دایک و باوک ڕێگر بووە لە بەردەم ئەوەی کە ئەم باڵاپۆشیە بکەوە زانێ باڵاپۆشی دواکەوتنە بەڵام پرسیوتانە بۆ ڕێگرە من جارێکی تێژە و پرسیارم لا دروست بوو حاڵەتێکی وا هەبوو چەندین خاتون هەبوون پێیان خۆشوە باڵاپۆش بن یعنی من دێمەوە لای تۆ ڕەنگە مامۆستا زیاتر لەم بارەیە مامۆستا لێوە برسم ینی ئەو حاڵەتان ڕەنگە کەیسی زۆرتان هات بێتە بەردەست خاتونێکە پێی خۆشە باڵاپۆش بۆ ینی ئەو ڕێگرانە چین لە ماڵەوە لێگەن ڕەنگە بیستی بێتمان پێچەوانەکەی بەس ئەمەیان تۆزێک ڕەنگە قورین بێ بۆ نایڵن ببنە باڵاپۆش وڵی من بەداخەوە ینی لە کۆمەلگەی خۆمانە لە کۆمەلگەی ڕۆژئاوا تازە کۆمەلگەی گەورەترین پێشکەوتەکان لە کۆمەلگەکانی ترە گەشتن بۆەوەی کە لەو پەڕی پێگەشتنا لەو پەڕی تێگەشتووە گەشتن بۆەوەی کە ئێستا باڵاپۆشی قیمەیە باڵاپۆشی بەهایە یعنی ئێستا بڕۆ لە ڕووی تەندروستی وە سەیرەکەی هینە ڕۆژئاوا ڕۆژهەڵات لە هینێکی زۆر قیمەیەکی داخراوی هینان نزمی هێنان تەندروستیان بۆچی چونکە خوانیان هین کردووە یعنی ناباڵاپۆشن ئێستا گەشتون بەوە بۆیە هینە لە ڕووی تەندروستی ئەومە زۆربەی کات ئەگەر شتێکی وامان بۆ بێتە پێش لە ڕووی تەندروستی و هەڵدین لەگەڵ دایک باوکانیان قسە بکەین لە ڕووی تەندروستی و ئێستا تازە بە تازە ئەوان ئەوروپا گەشتۆ بەوەی کە باڵاپۆشی باشترین بەهایە بۆ ئەوەی جەستەی مرۆڤ بپارێزێ ئێمە ئێستا لە ڕووی تەندروستیەوە گەلێن بپرسی چۆن و بۆچی ئێمە هەمووی وەکوتم لە نامێکەکە دقیقاً ویستم ئەوە پرسم زۆر جاریانەیە خاتوونێک دەیەوێت بێتە باڵاپۆش دایکەکەی یان باوکەکەی ڕێگە نادا دەڵێ نابێ بیتە باڵاپۆش ینی سەبەبەکەی چییە خۆی کابرایەکی چەپن بنەماڵەیەکی غیرەدینن یان ڕقیان لە ئیسلام یان ئەترسن یان نمونەی باڵاپۆشیمان هەبووە کە ڕەنگە
بە پلان بووبێتە باڵاپۆش و ئامانجەکەی ناشرینکردنی والله کاکشوان بەڕای من ناڕۆشنبیریە یعنی ئەگەر ئاستی ڕۆشنبیری باش بێ من کەسی وا هەناسم یعنی لەو لە قیمەیەکی بەرزی دەسەڵاتە دکتۆرە دکتۆرێکی کە ئەسڵەن ئیلتیزاماتی نییە بەدینەوە کچەکانی داپۆشراون بۆچی چونکە ئازانێن لە ڕووی هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە هەم لە ڕووی عرفەوە هەم لە ڕووی تەندروستی وازانیم شتێکی باشە باڵاپۆشی شتێکی زۆر باشە خەڵک ئیسفادەی زۆری لێ کردو ئێستا هەموو توێژینەکان لەسەرەوەن کە باڵاپۆشی باشترین پارێزەری ئافرەتە باشترین پارێزەرە بۆ مرۆڤایەتی زۆر باشە دێمە لای خاتوو سەنا ستار خاتون ئێوە لەگەڵەوەی کە ئافرەتێکی ئینا باڵاپۆش بانگەش دەکەن کە بێتە باڵاپۆش بەلاتانەوە چەند گرنگە کە بێتە باڵاپۆش ئەوەندەش کار لەسەر ئەو دەکەن کە ڕەوشی جوان بێت ئاکاری جوان بێت چونکە لەوانەیە زۆرێک ئەوانی کە باڵاپۆشن پاسای ئەویان هەبێ ئەو فلانە کەس باڵاپۆش و فلانەشت دەکە چەند گرنگە کە ڕفتاری جوان ئەخلاقی جوانیان پیشان بدەن پێشەکی زۆر سپاسان دەکەم بۆم دەرفەتەکە پێتان بەخشین پیرۆزبای خۆم ئاڕاستی سەرجەم خانمانی باڵاپۆشەکەم لە هەموو جیهاندا بەتایبەتی یەک تۆز بەرزێکی تۆمای بەتایبەتی ئافرەتانی وڵاتەکەمان ئەوە هیوادارم ئەو ئافرەتانشی کە باڵاپۆش نین ئەم تاجە زێڕینە ئەم تاجە پرشکۆیە بکەنە سەریان بۆ پرسیارەکەشت بەڕاستی ئەو ئێستا خەڵکی زیاتر بەهۆی ئەو هەڵسو کەوتانەوەی کە ئەنجامی دەین تێ ئەگەن کە ئایا باڵاپۆشی چه گرنگێکی هەیە بۆ پێویستە هەستوکەوتی خۆمان بە شێوەیەک لێ بکەین تاکو ئافرەتانی جیهانش بزانن کە باڵاپۆشی زۆر گرنگی خۆی هەیە لە کۆمەڵگایەوە هەم سوودی خۆی هەیە بۆ کەسەکە و بۆ کەسانی دەوروبەریش زۆر باش خاتوو زوهرە ئەنوەر خۆت بناسێنەوە پەیامی خۆت بکەنەوە ڕۆژی جیهانی باڵاپۆشی لە هەموو ئافرەتان پیرۆز دەکەم و باڵاپۆشی خۆی گەورە لە قورئاندا فەرموێت قل يا أيها النبي قل لأزواجكم وبناتكم ونساء المؤمنين يدهن عليهن من جلابهن واتا أما تپەروەردگاری ئەومان بۆ ڕوون دەکاتەوە کە ئەبێت ئافرەتان داپۆشراو بن و فەرمان بە داپۆشراوی ئافرەت دەکات بەڵام کۆمەلگای سەختەی ئێستانی ئەم کۆمەلگای ئێستامان وابی دەکاتەوە کە حیجاب شتێکی ئەوەندەی ئەمەد لێ پرسم ینی ئەوەندەی لەناو خاتونان بوویت لە زانکۆ لە قوتابخانەکان لە شکار و چالاکیەکان کە هەستت کردبێ خاتونێک باڵاپۆش نییانی هەستت کردووە چی وای لێ کردو باڵاپۆش نەبێت چونکە من نمونە زۆرە بینم ماڵ و باوکو دایکەکە نوێشکردن و زۆریش ملتەزیم بەدین و زۆریش ڕێکوپێکن بەڵام دەبینیم ناڵەکانیان هەر بە مناڵی وا ڕاهێناوە کە لە چکیان نەکردو ئاسایانی شتەکە ئاسایی بۆ تۆ لایەن بۆ ینی هەستەکە ئێمە لە چیەوە سەرچاوی گرتووە بۆ ئاوا باڵاپۆش نین باڵاپۆشی خۆی ینی ئافرەت دەپارێزێت لە زەلیلی و دیلی معنەوی واتە بۆی کە ئافرەت پارێزرا بێت پێویستیانی خۆی داپۆشێت لەوانەیە کاریگەری هاوڕەکانی یان کۆمەلگای لەسەر بێت کە ئەمە زۆر کاریگەری یان ئێستا تەکنەلۆژیا کە زۆر کاریگەری هەیە لەسەر کۆمەلگا بەتایبەتی کۆمەلگای کوردی هەر هەموو شتێکیان هەن زۆربەی شتەکانی دەرەوە وڵات کە پەیڕەوەکەن لەوانەیە جلێک لەبەرکەیان شتێک لەبەرکە کە لە دەرەوەی وڵات بۆ شتێکی هەنگتر بەکاردێ بەڵام لێرە ینی بۆ ئەمە بەستە بەکار نایە بەڵام ینی هەر هەمووی بۆتانی چاولێکەری و سەیری وڵاتانی ترەکەن زۆر باشە دێمە لای خاتوو ڤارین سەربەست خاتوو ڤارین جێبەجێکردنی ئەو ئاەتەی خی گەورە کە فەرمانی کرد بە داپۆشین و بە حیجابکردنی خوشکانمان تا چەند گرنگە کە ئافرەتانی دیکە تێبگەن کە ئەم ئاەتە هاوشانی نوێژ و ڕۆژ و فەرزە لەسەر هەموو مسلمانە فەرزە لەسەر هەموو دایەکان و خوشکانمان سەرتا سپاستان دەکەم بۆ میوانداریە پیرۆزبایی لە خۆم و تەواوی باڵاپۆشانی جیهان دەکەم ئومێ دەکەم ببێتەمایی ڕنگدانەوەی ئیسلام تیاندا و هەروە ئیسلام بەرەو پێش زیاتر بەرەو پێش بەرن سەبارەت بۆ ئاەتە خی گەورە وەک چۆن نوێژی لەسەرمان فەڕست کردو بۆ جۆرەش حیجابی لەسەرمان فەڕست کردووە بۆیە بۆ حیجابەکەش سەرەتا پێویستە پێش حیجابەکە ڕۆشتی بەرز بێت بۆ ڕۆژبەرزی چونکە ڕەنگە کەسێک حیجاب نەبێت سیر بکات تۆ هەندێک شت دەکەیت بڵێت ئەمە حیجابی شەوکارانە کات من هێشتا حیجابیژن من لەو باشترم
بۆیە سەرتا پێویستە ڕەوشت و ئاکاری بەرز بێت پاشان بۆ حیجابەکەش کە حیجابێکی کرد هەڵ بدات ئاەتێکی قورئان تێدا ڕەنگ دەداتەوە نەبێتە مای ناشرینکردنی ئیسلام بەڵکو لە کۆمەڵگەدا دیار بێت کە ئاەتێکی قورئان جێبەجێ دەکات. وەکی زافەی بۆ قسەکانتان فەرموو هەروەها ئەگەر سەیری جیهان بکەین یان سەیری دروستکردنی ئەو دروستکراوان بکەین کە خوای گەورە دروستی کردوون سیر بکەین کە زەوی نانی بەرگی هەیە هەموو مویەکان بەرگیان هەیەیان کۆمەڵێک شتێها داپۆشراوە بە بەرگێک ئافرەتیش بە هەمان شێوە ئەم بەرگا ئەیپارێزێت و کە حیجابەکەیەتی ئەیپارێزێت لە هەموو شتێکی خراپ. سەرەوە هاوڕێی تەنیشتت بە قات و پەریا قات و پەریا کۆمنتی تۆ چییە لە هەفتەی باڵاپۆشی وەروە پەیامت بۆ خانمان بۆ ئەوانەی باڵاپۆشن و بۆ ئەوانەشێک باڵاپۆشنین چیان پێ دەڵێ لێرەوە؟ داڕاستە سپاس بۆم دەرفەتە هیوادارم هەموو خانمانی باڵاپۆش ناباڵاپۆشەکان نەباڵاپۆش هیوادارم خانمە باڵاپۆشەکان بم نەسمبلێک بۆ ئەو خانمانی باڵاپۆشنین بۆ ئەوەی بە جۆرێک ڕەفتار بکەن بۆی ئەوانیش حەز بە باڵاپۆشی بکەن. زۆر باش دەگەڕین لای بەڕێزە دایکە عایشە ڕزای خوا لێ دەفەرمێ ئەو ڕۆژەی کە ئاەتی حیجاب دابەزی دوای نیوەڕۆ بوو کە هاتەوە بۆ کات گەشتەوە بانگی عەسر تەواوی ئافرەتانی مهاجر و ئەنسار بە باڵاپۆشیەوە هاتنەوە بۆ مزگەوت ینی ئەوەندە خێرا بوون لە جێبەجێکردنی ئەم ئاەتە تا چەند گرنگە خوشکان و دایکان لەم سەردەمی ئێستادا نوێژەکە ڕۆژوەکە بڕاوکە من خاتونی وا دەناسم شەو نوێژیش دەکا بەڵام ئەو توانایی نییە ئەوەی لا دروست نەبوو کە ئەم حیجابە پۆشێت چۆن ئەبێ کا لەسەر ئەو بکەن کە ئەمەش فەرمانێکە هاوشانی فەرمانی ڕۆژوو هاوشانی فەرمانی نوێشکردن. وڵی پێش هەموو شتێکات دانیال ئەبێ ئێمە لامان ڕوون بێ ئەبێ چۆن وەکو نوێش لامان فەرزە ئەبێ ئەوە حیجابیش لامان فەرز بێ و هەروەها خوای گەورە سەرەتا باسی حیجابەکە ئەنجا باسی نوێژەکە یعنی تەنانەت حیجابیش وەکو نوێژکردن عیبادەتە ئەمە زۆر زۆر گرنگە ئەگەر هەر کەسێک لێ تێ بگەێ بزانێ حیجاب وەکو نوێژکردن وایە وەکو هەر فەرزێکی تر عیبادەتە ئەمە شتێکی زۆر زۆر باشە و هەروەها ئەو خوشکانیش باسییان کرد ئەبێ ئێمە سەرەتا محیبەتەوە ئەو شتیان پێ ببەخشین ها ئێمە هەموو باسی ئەو پەیامانەم کرد ئێمە هەوڵە دێن بە محیبەتەوە لەگەڵ کەسێکە قسە بکەین کە ناباڵاپۆشە بۆی بیکەین بە باڵاپۆش و ئێمە سیرەکەین ینی سیرەکەی شتێک فلانە شتێکی لا بەهایە ئێمە بۆ بەهاوە لایەچین کەسێک تەندروستی لا بەهایە ئێمە ئەمانەوێ باڵاپۆشی لە ڕێگەی تەندروستیوە ینی لە ڕێک تەندروستی وە لای خۆشەویست بکەین کەسێک عرف و کۆمەڵایەتی ئەمانەی لە بەهایە ئێمە لەو ڕێگەوە بتوانین کاریگەری لەسەردا بنین. خوێندنەوەی بیرکردنەوەی کەسەکان زۆر دەورە بڵێ ئەنجا کاک دانالێک شتی تریشەیە ئێمە لە ڕێکخراوی قوتابیان ئێستا بۆ نمونە ئەگەر حیجاب بایی یعنی من نمونێکە هێنمەوە ئەگەر بایی دەفتەرێک بێت یا بایی دەگڵا بێت ئێمە ئەگەر بێوێ کەسێک بێوێ بایی گڵایەکمان لا بکڕێ بایی گڵایەکمان لێ وەربگرێ پێدەین زۆر زۆریش دڵمان پێ خۆشە بێ زۆر زۆری جێی ئومێدمانە بێ ینی ئەو نییە ئێمە یەکسەر زەربی سفریکەین یان بڵێن ئەوەکەی حیجابە تۆ ئەیکەی ئیتر وردە وردە دەست پێکە هەموو شتێک سەرەتا خونچەیەک چۆن دەست پێکە لە سەرەتا لە تۆیەک و دەست پێکە ئەنجا ئێمە هەوڵدەین وردە وردە ئەو کاریگەری و ئەو خۆشەویستی لە دروست بکەین ینی ئەمە با بێتە شتێک ینی ئێمە زۆر کات کەسێک وتوێتی ئەوە هەر حیجابنی ئەسڵەن فڵانە کەس کردوێتی نا ئەبێ زۆر بە پێچوانەوە بیلی لێ بکەینەوە ئەوە جوانترین حیجابە کردوێتی وتر وردە وردە دەست پێکە. زۆر ڕاستە. خاتشمەیە بام بێمەوە لای تۆ مایکەکەش هەر لای خۆتە گەیاندنی پەیام چەندێک گرینگە ڕەنگە ئەم پەیامە ئەگەر خانمێک بگەێنێ باشتر بەڵام ئەگەر ڕەنگە پیاوێکیش بگەێنێ هەر دەبێت کە ئێمە پەیامێکی دۆستانەمان پێبێ هەموو ناباڵا پۆشێکمان لا خراپ نەبێت و لا ئینسانێکی با بڵێن نزمتر نەبێت لە خانمێکە باڵاپۆشیشە لە کاتێکە ئەگەر بە واقع بینیانە مامەڵە بکەین ڕەنگە دەیان کەیس و دەیان دەرفەت هەبێ خانمێکی ناباڵاپۆش بکەین نەباڵاپۆشکە ڕەوشت و کردارەکانی هەر ئەوەیە کە ئیسلام لێی داوا کردەوە مەگەر ئەوەیە تەنها باڵاپۆشەکەی نییە و لەشکەکەی نەداوە بەسەرا چەند گرینگە ئەو بیرکردنەوەیە لە ناو تاکێکی باڵاپۆشە دروست بکرێ بێ هیچ شتێک قەیناکە شانازی بە خۆیەوە بکە ئەمە دین یای بەختەوەری و شانازیە بەڵام جۆرێک بە خۆ فەڕزکردن و خۆ بە گەورەزانینتر بەرامبەر ناباڵاپۆشێک ینی گەیاندنی ئەم پەیامە چەند گرینگە چەند ئیشتان لەسەرەوە کردووە کێ بنێرن بۆ ئەوەی پەیامی باڵاپۆشی بڵاوکاتەوە چۆن مامەڵە لەوانەگەڵ ئەوانەیە بکە کە باڵاپۆش نین. ئەمە لە حەزێکی زۆر زۆر گرنگە و هیوادارم نەک بە بەرنمێکی وا بە چۆنها بەرنامەی دیکە
ئەم بابەتانە ڕوون بکرێتەوە بە تایبەتی بۆ کەسانەی کە ئەرکی ئەویان لە ئەستۆ کردووە کە پەیامەکان بگەێنن ئەرکی ئەویان لە ئەستۆ کردووە کە دین فێر بن و پاشان بگەێن بە کەسانی چواردەوریان ئەمە زۆر خاڵێکی گرنگە چونکە کەسەکە یەکەم جا سێری دەربڕینەکەی تۆکە ئەمە لە حەزەیەکە تۆ توانی لەو لە حەزەیە بڕیار بی ئایا کەسی بەرامبەر ئەم قسە لە تۆ وەرەگرەیان نە چونکە پەیامەکە کە ئەتەوێ بگەێنی بە کەسی بەرامبەر سەرەتا ئێمە کەسە میهرەبانەکان هەڵەبژێرین چونکە ئەگەر کەسەکە تۆزێک تون بێ ئێمە ناڵین کەسە توندەکان خراپن نانە خێر عومەری کوڕی خەتاب بەگەر سێرکی کەسێکی تون بۆ دینی زۆر بەرەو پێش بردو بەڵام ئێمە بۆ کۆمەڵێک کاری ناسکی ئاوا تا خۆشەویستی لە لای کەسەکە دروست بێ کەسە میهرەبانەکان هەڵەبژێرین ئەو کەسانە هەڵەبژێرین کە زیاتر ئەتوان مەحەبەتی حیجاب و ئەسڵەن بابەتی ئیمان زۆر پەیوەندی بەوە هەیە ئیمانی کەسەکە بەرز بکەنەوە وەکو پێشتیش وتمان ئەگەر کەسێک بڕوای پێ نەبێت و لە دڵەوە ئەم شتەی دڵی تەسلیم بە ئەم بابەتە نەکرد بێ بە باڵاپۆشی نەکرد بێ هەرگیز ناتوانێت بێ بە باڵاپۆشێکی سەرکەوتوو بۆیە سەرەتا کۆمەڵێک کەس ئامادەکەین کە بە مەحەبەتەوە لەگەڵ ئەو کەسەیە بجوڵێتەوە چکە وتمان بابەتەکە بابەتێکی هەستیارە و کە بە مەحەبەتەوە لەگەڵی جوڵایەوە پاشان بەرەبەرە با بەڕەوشتەکانی خۆت تۆ توانی دەمت داخی بەڵام تعلیمیش بکەیت بەچی بە ڕەوشتەکانی خۆت ئەینێرین بۆ لای ئەو کەسەوەم نەگەر کەسێکمانەوە کاری لەسەر بکەین بۆی بێ باڵاپۆش شتێکی زۆر ئاساییە سەرەتا بە مەحەبەتەوە لەگەڵی بجۆڵێرەوە پاشان بۆ ڕوومکەرەوە کەسەکە تاوەکو ئێستا لەوانەیە لە عورف و عادەتێک بوو بێت لە کۆمەلگایەک بوو بێت لە خێزانێک بوو بێ کە ئەسڵەن باڵاپۆشیان تیا نەبوو بێت ئەمە شتێکی گرنگە کە تۆ شتێکی تازەی پێ ئەیت کە هەرگیز لە خێزانەکەی خۆی نەیبینیوە کە تۆ تەوێشت ئەم شتە تازە لە ژیانیا تەطبیق بکە ئەبێ بزانی چ ڕێگەیەک بگریتە بەر سەرەتا مەحەبەتی لەلا دروست بکە پێی بڵێ کە ئەمە هەموویان کە دەمیانەکەیتەوە وەڵێ ئێمە خوامان خۆشەوێ ئێمە لە دڵمان زۆر پاکە بەڵام ناتوانین حیجاب بکەین ئەم نەتوانینە ئەبێ ئەمەش ئیش لەسەر ئەو نەتوانینە بکەین پاشان پێیان بڵێن بۆ ناتوانن ینی بەڵێ کاتێکە لێ پرسی بۆ ناتوانیڵێ ئەترسم دوای کە ئێستا من ببم بە باڵاپۆش ئەترسم ناتوانم بەردەوام بم بۆ ئەمانەویش لەسەر دڵەکە بکەین کە لە دڵا چەسپی هەتا کۆتایی تەمەنی ئەم کەسە بە باڵاپۆشی ئەمێنێتەوە بەڵام وەکو وتمان ئەگەر شتێکی قەلق بێ و دوو دڵ بێ و لە دڵ یا شتێکی دامەزرا و چەسپاو نەبێ هەرگیز ناتوانێت بەردەوام بێ و پاشان خاڵی یەکەم وتەوە بە مەحەبەتەوە لەگەڵ یا ئەجوڵیتەوە و پاشان بۆی ڕوونەکەیتەوە چکە شتەکەی تا ئێستا لەلا ناڕوونە و ئەنجا ئێستا کۆمەڵگەی خۆمان بەڕاستی شتەکانی دەرەوە هاتوۆتە ناو کۆمەڵگەی کوردی کە ئەسڵەن بۆ ئێمە نابێ ئەسڵن لەگەڵ دینمان ناگونجێ ئێستا حیجاب لە کۆمەڵگە ئێمە بە دواکەوتو حساب ئەکرێت یعنی ئەگەر ئێمە بین ئەم شتە بە پلەی 180 بگۆڕین ئەو کەسی کە ئێمە تعاڕفی لەگەڵ ئەکەین بۆی بێ باڵاپۆش ئەمەی لە لا بچەسپێنین کە نەخێر حیجاب دواکەوتوی نییە تۆرە حیجابیش بە ئەو کارانەی کە ئەشتەوێ بۆ خۆت بیکە بۆ خۆت خوێندنی خۆت بکە بۆ خۆت لە زانکۆ خوێنی لە پەیمانگا خوێنی بۆ خۆت دەتوانی بیکەی یەکەم وتوان بە مەحەبەتەوە لەگەڵ جوڵیتەوە هیچ توند نابی چونکە سێرتەکە ئەگەر تۆ بڵی توندبی بەخوا نایەت بە مەحەبەتەوە لەگەڵی ئەجۆڵیتەوە و پاشان بۆی ڕوونەکەیتەوە کە ڕوون بووەوە پاشان تۆ ناتوانانی وازی لێبێنی لەو لە حەزەیە ناتوانانی وازی لێبێنی ئەبێ لەگەڵی بەردەوام بی زۆر ئاساییە با لەگەڵ ئەو کەسە چوونە دەروەتان هەبێ یعنی ئێمە لە ڕێکخراوی قوتابیان چۆنەها کەسمان هەبووە هاتووە بە غیرە محاجبی هاتووە بە سفوری هاتووە سوپاس بۆ خۆی گەورە کە ئافرەتانی ئەوەی دیوە بە محاجبەی ڕۆشتۆتە دەرەوە یعنی ئەمە شتێکی زۆر عەزیمە ئێمە توانین شانازیان پێوە بکەین بۆ چونکە کاریگەری هەبووە لەسەری چونکە بینیوێتی ئێمە بە باڵاپۆشیەکانیشمان ئەتوانین کاری خۆمان ئەنجام بین بۆیە نابێتون بین لەگەڵ ئەم کەسانە ئەبێ پەیامەکەمان بە شێوەیەکی نەرمونیانانە پێیان بگەێنی خاتو سیما دێمە لای بەڕێزە لەوانەیە ڕوبەرووی کەسێ بنەوە کە باڵاپۆش نەبێت یەکسەر باسی ئەو بکات کە بەخوا من تعلیقێکی زۆرم لێ ئەدرێت و خەڵک گاڵتەم پێکا گەر حیجاب ببم ئێوە چۆن تی ئەگەین کە وانیەوە فەرمانی خۆی گەورە زۆر لەوە گەورەترەکە دەوروبەر و خەڵکانێک تعلیقی لێ بدەن بێگومان سەرەتا ئەبێ لە دڵیا بچەسپێنی تۆ تەنها لەبەر خۆی گەورە ئەیکەیت وەڵامێکی خۆی گەورە و داوەتە وەڵامی خۆی گەورە واتەوە سەمیعنا و ئەطعنا جێبەجێکردنی فەرمانی خۆی گەورەیە بێگومان کە خۆشم ئیجابم کرد کۆمەڵێک ڕخنیان لێگرتم ئەڵێنجی بۆ نمونە دواکەوتووی یان ڕێگر ئەبێ لە بەردەم پێشکەوتنتە ناخێر حیجاب ڕێگر نابێت لە بەردەم پێشکەوتن تەنها جەسە داپۆشە عەقڵت داناپۆشێ بەڵکو زیاتر هەز بە مرتاحی ئەەکەیت کە لەو لەحزەیە هەموو جەسە داپۆشەوە بەڵکو عەقڵێکی کراوە ئەبێ لەو کاتەیە زۆر باشە خاتو سمەیە خاتو سمەیە قسێکی جوانی کرد کە زۆر جار کەسانی ناباڵاپۆش دێنە ناو ڕێکخراوەکەتانەوە ئەمە تا چەند گرنگە دڵنیام لەوانەیە لە دوورە و کەسانی سێ ڕێکخراوەکەتانەوە چییە و
کەسەکە بێلەچکە لە ناو ڕێکخراوەکەدا بەڵام من تەسەوڕەکەم کە کاریگەرێکی زۆ باشی بێ بۆ پەرکێشکردنی بۆی کە بێتە حیجاب بۆی کە پابند بێ بە بنەماکانی ینی پیرۆزی ئیسلامەوە. والله کاک دانیال هەر نمونەی دوێنێ ڕۆشت بۆ ناوەندی سلێمانی سێرەکەم کچێکی لێ وتیان ئەمە هەفتەیەکە بۆتە باڵاپۆش ناوی خەڵاتخان بوو دوێنێش هەر لە پەیام قسەی کرد لە دوانیدا بۆ کاکڕامیار هەفتەی بوو بە باڵاپۆش یعنی هەر دوای هەفتەیە کە هاتبوو ناو ڕێکخراوە ئەو کچانەی بینی بوو تعاملی لەگەڵیان کرد بوو سێرەکە چەند تعاملیان جوانە چەند زیرەکن لە مامەڵەکردنە چەند ژیرن لە بەڕێوەبردننی ئیشەکانە ئیتر حەزی کردبوو ببێ بە باڵاپۆش ئەوان جوانتیان گاندبوو کە باڵاپۆشی ئەمەیە ئەوەیە ئیتر بوو بە باڵاپۆش یعنی ئەوە نمونەی زیندووە لای ئێمە کە من دوێنێ خۆم بینیم. مامۆستا کەس لەم میوانانەمان هەیە لە زانکۆ بخوێنێت باشە مامۆستا مادام یعنی باس لەوە کرا ئەگەر ئافرەتێک باڵاپۆش بێت تعلیقی لێ درێت نازانم هەر بەڕاستی تعلیق لێ درێ من هەز ناکەم با خانمێکی باڵاپۆش ئێمە کوڕی نازانین تعلیقی لێ بدرێت بە پێچوانەوە ڕەنگە ئەوانەشی ئێمە زۆر جار گوێمان لێ بێ ئەوانەی کە مەسەڵەن گەر سفور بن یا خۆت جۆرێک لە جۆرەکان فەزایەکیان ساز کرد بێ بۆ گەنجێک بۆ کەسێک بیەوێت تعلیقێکی لێ یا شتێک یعنی بۆچی ئەو مبەڕیرەیان لە مێشکی خانمانی ناباڵاپۆش دروست کردو ئەگەر ببنە باڵاپۆش تعلیقیان لێ درێت ڕەنگە لە کاتێکا پێچوانەکەی ڕاست بێ. مامۆستا سعیدی نورسیە فەرموێ جوانی شتێکە هەموو کەس بە شوێنیاوێڵە و هەموو کەس حەزەکە کە ئەو جوانی هەبێ وەکو چۆن شتێکی جوانت لەلا هەیە و بە بەهایە ناهێڵی کەس دەستکاری بکە یعنی مەبەستەکە ئەوەیە کە تۆ ناتوانانی جوانەکەی خۆت دەرمەخە چکۆ شتێکی بە بەهایە با نەڕوشێت. خانمانی ئێمە کاتێک کە ئەبن بە باڵاپۆش بۆچی ڕخنیان لێ ئەگیرە بۆچی تعلیقیان لێ ئەدرێت ئەڵێن تۆ جوانەکەی خۆت داپۆشیوە پێیان وتوین بۆچی جوانێکە دەرناخی ئەی باشە دووسێ ڕۆژیکە ئەمری ئیتر جوانیت بۆ چییە؟ ئەسڵەن ئافرەتانی باڵاپۆش ئەزانن بۆچی شتێک جوانی خۆیان دەرەخەن ئەسڵەن ئافرەتانی باڵاپۆش ئەزانن کە دوو ڕۆژیکە ئەمرن ئیتر بۆچی جوانەکەیان بە شتێک بڕوشیەکە هی ئەوان نییە. جوانی شتێکە کە وەکو مامۆستا سعیدیش فەرمووی نابێت کە دەری خەیت بۆەوەی کەسانی چواردەور بیڕوشێنن شتێکە کە ئەبێ داپۆشێ ئەنجا یەک خاڵی گرنگ بۆ گەنجانی ئێستای وڵاتەکەمان کوردستان و بەتایبەتی لە زانکۆ پەیمانگاکانە ئەم شتە زۆر دیارە هەموو کات مۆدلەکان تاقیەکەنەوە ئەم مۆدلیان بۆ ئەمیان نا ئەمیان باوی نەماوە بۆ ئەوی تریان ئەمیان بۆ ئەویان گەنجان بەگشتی پاڵنەرێک لە دڵیانە هەیە لە حەز و ئارەزوو ویستەکانیان هەیە ئەیانەوێ ئەم بۆشاییەکی تایە ئەیانەوێ ئەم بۆشاییە پڕ بکەنەوە مۆدلەکان تاقیەکەنەوە ئەمیان تازەیە هاتووە تاقیەکەنەوە بەڵام ناگەن بە ویستەی کە دڵ و دەرونیان داوایان ئەکا ئامانجەکەیان جارێ نەپێکاوە هێشتا دەرونیان نەفسیان داوای زیاتریان لێەکە یعنی چەنەها کەسمان هەبووە ئەمەی کردووە وڵا ئەوەم هەبێ دڵخۆشە بم ئەوەم هەبێ ئەدێ بە ئەم ڕۆژەیان ئەم چاکەتیان لەبەر کەم دڵخۆشە بم بۆ نمونە بەلای هاوڕێکانیەوە جوان بێ دڵخۆشە بێ نا هەرگیز نەگەشتەوە بۆ شتێک کە دڵ و ویست و نەفسی داوایەکە بەڵکو کاتێک کە گەڕاونەتەوە عفونکە کە گەڕاونەتەوە بۆ بجێبەجێکردنی فەرمانێکی خوای گەورە و ڕنگدانەوەی ئاەتێک لە ڕەوشتیان ئەنجا بۆیان دەرکەوتووە کە ئارامی ڕاستەقینە ئالێرایە ئەوان ئەتوان باڵاپۆشیش بن بەڵام ئارامی لە ڕوح و لە ناخ و دڵ و دەرونیان بەدەست بێن. زۆر سپاس لەناو ئێوەدا کەیتر هەیە پێخۆش بێ قسە بکات. والله کاک دانیال من هەر سەبارەت بۆ پرسیاری کە ئاراستی سیماخانتان کرد من زۆر ئەو خەڵک تعلیقی داوە و توانە بەتایبەتی لە هاوینانە ئەم قسە زۆر باوە ئەڵێن نەسوتاوی لەژێر و ئابایە یان نەسوتاوی لەژێر ئەو جلا والله پێم وایە هەموو کەسێک هەموو جوانێک جوانی خۆی خۆشەوێ هەموو ئافرەتێک جوانی خۆی خۆشەوێ بەڵام من خۆم خۆشەوێ لەبەرەوەی خۆم داپۆشم لەبەرەوەی خۆم خۆشەوێ لەبەرەوەی ئەزانم ئێستا لە پێشکەوتترین توێژینەوەکانە ئەڵێ ئێستا ئێمە تیشکی خۆم هەرکی خۆی داپۆشێ خۆی پارێزە لە تیشکی گاما لە تیشکی UV ئەڵێن تیشکێک هەیە کە لە پێستەدا لە ناو سەرایە مادەیەکە مادەی گۆگردیدا فۆسفۆر عفوان لەناو سەرایە کە خۆر لێدا ئەو مادە ئەتوێتەوە کە ئەچیتە تەمێنێکەوە تووشی زەهایمەرتەکە تووشی لە بیرچوونەوەتەکە من خۆم خۆشەوێ لە هەموو ئەو شتانە خۆمە پارێزم یعنی هەموو کاتێ ئێمە یعنی بەو شێوە وەڵاممان داوەتەوە بەڵێ باڵاپۆشی حیکمەتە. زۆر باش. شتێکی تر لە سەردەمی لە ئافرەتانی عەرەبە جاهیلیەکان ئافرەتەکان لەو سەردەمەدا بە نیمچە ڕووتی دەچوونە دەرەوە تر تووشی زۆر کێشە و گرفت دەبوون تووشی ناخۆشی دەبوون تووشی زۆر شت دەبوون لەلاەن ڕەگەزی بەرامبەرەوە تر بۆچی باڵاپۆشی دانرا لەو کاتەوە بڕیاردراکە باڵاپۆشی دابدرێت بۆ ئەوەی تر ئافرەتان تووشی کێشە و گیر و گرفت نەبوو تووشی ئەو ناخۆشی و ئەو کێشانە نەبنەوە کە لە بەرامبەر ڕەگەزی بەرامبەرەوە پێیان ئەوە کرێ پێیان دەدرێت
و هەروەها لە ئاەتێکدا لە قورآنی پیرۆز ئەفەرمێ با جوانیەکانیان دەرنەخەن بۆچی وا دەفەرمێ لەبەرەوەی لەبەرێ ئافرەتان لەو سەردەمەدا ئەگەر جوانیەکانیان واتە دانەپۆشا بن تووشی زۆر شت دەبن لەوانەیە تووشی زۆر ڕوبەڕووی زۆر کێشەوگیری و گرفت بوونەوە هەروەها ئەڵێن باسی نیقاب بکرێ ئەڵێن نیقاب لەم چ کاتێک نیقاب فەرزە خۆ لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم نیقاب نەکراوە بۆچی ئێستا کرێت و هەنێک ئافرەتەیکەن چونکە نیقاب لە سەردەمێکدا فەرز کراوە کاتێک لە سەردەمی فیتنە و ئاشوب دابێ هەست دەکەم لەو سەردەمێدا کە ئێستا نانی پێویستە نیقاب بکرێ واجبە زۆر باچینە ئەو سەر هەرمایکەکەمان بۆ بنێری مامۆستایان چەند کاتمان زۆر 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 بەکەمی زۆر بە کورتی پێیان کتانما حجاب ینی خۆی ئەوەیە کە عیبادەتە چۆن ئێمە نوێژ دەکەین ڕۆژ دەگرین ئەرکە شاڵیەکان دەکەین ئەوە حیجابیش بە هەمان شێوە عیبادەتە ینی زیاتر لە خوا نزیکمانەکاتەوە زۆر باشە خاتوو واری تۆ دیارە لەگەڵ سۆسیال میدیا و تەکنۆلۆژیا بە ساعتی دەسو کاژمێر و عینەکەەوە بێت چەندێک سۆسیال میدیا توانی بەکاربێنین چۆن ئێستا خراپەی هەیە بۆی کۆمەلگا باڕاستەیەکی تر بات چۆن بتوانین سۆسیال میدیا بتوانن لەو ڕێگەیەشەوە خەڵکانێک باڵا پۆشکەین بەڵێ ئۆڵا ڕاستیەکەی من خۆم لە ڕێگەی تەکنەلۆژیا زۆر هاوڕێم بانگێشت کردووە و بە خۆشحاڵیشەوە قبولیان کردووە بوونێتە باڵاپۆش و پەیامێکیشم بۆ خوشکانی کە باڵاپۆش نین لەم دنیای مۆدێرنەدا ئێستا خەڵکی وازانن خۆدانە پۆشین مۆدێرنە بەڵام بە پێچەوانەوە تەشبیه نەبێ ئاژەڵەکان خۆیان داناپۆشن و بەڕووتی ئەگەڕێن و ڕاستێکی مرۆڤ بە خۆداپۆشینەوە جوانە چونکە ئاژەڵەکان بەڕووتی ئەگەڕێن ئومێدەکەم چێژی ئیمان لە دڵیاندا بچەست پێ خۆی گەورەی یارمەتی ئەمەش وا دامەزراوەتر بین زۆر باشە زۆر سپاسان دەکەین دووبارە لەتان پیرۆز بێ ئینشاءالله خۆی گەورە سەربەستان سپاسانەکەین بۆ میوانداریەکە ئێمەتان قبول کرد دەستان خۆش بێ و دووبارە پیرۆستان بێ و ئینشەڵا خانمانی ناباڵاپۆشیش ببنە باڵاپۆش و خانمانی باڵاپۆشیش دامەزرا بن و ئێمەش عاقبەت خێر بکات ئینشەڵا بڵێ کاک دانیال پێم وان کاتمان تەواو بوو سپاس بۆ هاوکارانم لە کۆنتترۆل سپاس بۆ هاوکارم دانیال نوێردین سپاس بۆ میوانەکانمان پرۆگرامی ئەمڕۆی فامی ڕۆژ بە کۆتا گەشت بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ خواتان لەگەڵ